لەفاوی هێزیگەل بەڕێوەیە لە دۆخی سەختی دەردوشانەوە لە چاخی ڕۆحی سەرکەشی کورد و لە ناخی ڕەنجی بێبەشانەوە دێتە دەردەنجی ڕەسایی ژینی نوێ لەناو قوڵایی شارەکانەوە پشت لە کولتوری گەندەڵ و ڕوو لە ڕێ و ڕەوتی سەرکەشانەوە گەروی شەقام شەپۆل دەدا دەقین خرۆشانی گەل پنگ دەخواتەوە گەلێک بڕیار لە ژینی خۆی دەدا ڕاپەڕینە خۆی نوێ دەکاتەوە هەزاران شێرەژن دەبن بە گرد پشکۆی شۆڕش دێنە گەشانەوە ڕووبەڕوویدا و گیرکەری در دەبن بە جەرجی پڕبرین و ژانەوە دەنجی ژنان دەچێتە ئاسمان شریخەی ڕەگباری گول لەدێ جەنجی گەل دێتە قۆناغی ژیانەوە شەقام خەڵتانی خوێنی خۆی دەبێت ئەمە دەرسی مێژوودە ئەی شەقام جەلادی ژین بە تەنیا ناکەوێ پشت بە پشتی یەک ببە ورە شۆڕش ورەی دەوێ تا سەرکەوێ لەفاوی هێزیگەل بەڕێوەیە لە دۆخی سەختی دەردوشانەوە لە چاخی ڕۆحی سەرکەشی کورد و لە ناخی ڕەنجی بێبەشانەوە دێتە سڵاتان لێبێت بینەرانی عزیزی تلڤیزیۆنی کۆمەڵە ئەمڕۆ شەممە 30 مانگی ڕەزبەری 1401 هەتاویە ڕاستەوخۆ لە تلڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتانداین بۆ ڕۆماڵکردنی راپۆرتی خۆڵەکان سەبارەت بە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی ئێستای کوردستان و ئێران بە گشتی هەروەک ئاگادارن ئەمڕۆ لە زۆربەی شارەکانی کوردستان مانگرتن بەڕێوەچوو و لە زۆر شارەکانی ئێرانیش بە مانگرتنەوە پەیوەست بوون و خەڵک ئەم دوانی بەڕۆیە زۆرێک لە شارەکان لە بانیەوە خۆپیشاندانیان دەست پێ کردو و ئێستاش زۆربەی شارەکان و بە تایبەت کوردستان خۆپیشاندان هەروە بەردەوامە ئاگادارن کە لە دەروەی وڵاتیش ئەم بانگەوازە کرابوو ئەم بانگەوازە لەلایەن لە ئێران لەلایەن لاوانی گەڕەکەکان و هەڵسوراوانی مەدەنی و شۆڕای هاوهانگی ڕێکخراوی سنفی معلیمان وە لە دەروەی وڵاتیش ئەم فراخانە لەلایەن هێزە سیاسیەکان و هەڵسوراوانی سیاسی ئەم فراخانەیان داوە و ئێستاش ئەمڕۆ لە دەروەی وڵات لە وڵاتی ئاڵمان سوئێد نۆروێژ دانمارک فنلاند ئەمانە ئێستا ئاکسیۆن بەڕێوەیە ئێمە هەر ئێستا دەتوانین لەگەڵ ئەم هاوڕێیانەمان کە ئێستا لەسەر هێڵن دانەدانە وەریانگرین و ئێوەش ڕاستەوخۆ ئاگادارکەین لە ئاکسیۆنەکانی دەرەوەی وڵات بەڵام پێشەوەی کە ئێمە ئەمان وەرگرین سەرەتا ئەمان باشە کە لێرەدا باسی بکەین بەداخەوە ئاگادار کراین کە ڕامین فاتحی لەژێر ئەشکەنجەی هێزەکانی ئیسلاعەتدا گیانی بەخت کرد بە پێی راپۆرتەی کا بەدەستمان گەیشتووە ڕامین فاتحی هاوڵاتی خەڵکی شاریسنا کە لە کاتی خۆپیشاندانەکانی ئەو شارەدا ڕێکەوتی 21 مانگی ڕەزبەر دەست بەسەر کرابوو لەژێر ئەشکەنجەی هێزە سەرکردگەرەکانی ڕژیم گیانی بەخت کردووە بە پێی راپۆرتانی کە بەدەستمان گەیشتووە ڕامین فاتحی هاوکات لەگەڵ برا و خوشکەکەشی بناوەکانی وریا فاتحی و ڕادا فاتحی لە ڕۆژانی 21 و 22 مانگی ڕازبەردا لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر کرابوون و پێشتریش راپۆرتێک لەسەر نادیاری چارەنووسیان بڵاو کرابەوە بەوتەی بنەماڵەکەشی ڕامین لەژێر ئەشکەنجەی هێزەکانی دارەی ئیسلاحات گیانی بەخت کردووە بەڵام
ناوەندە ئەمنیەکان پێیان ڕاگەاندوو کە ناوبراو لە گرتوخانە دەستی داوەتە خۆکوژی و گیانی دەدەستاوە. شانی باسە کێستانی گەرانیەکان لەسەر چارەنووسی وریا و ڕاداش دوو هێندە زیادی کردو ناوەندەکانی مافی مرۆڤ ئیدارەی ساعتیزنا بە بەرپرسیاری گیانی ئەو دوو بەندکراوە. دەزانن ئێمە لە تلویزیۆنی کۆمەڵەوە بەدڵ سەرخۆشی خۆمان لە بنەماڵەی عزیزی فاتحی و هەروەها هاوڕێی عزیزمان چیاکۆ فاتحی دەکەین، هیوادارین خەمی ئاخریان بێت و شەریکی خەمیانی. ئێستاش ئێمە لە وڵاتی فەنلاند بەهۆی ئەوەی کە ئاکسیۆنەکە بەرەو تەوابوون دەچێت، ئێمە کاک بورهان دیوارگەر وەردەگرین گزارشێک لەسەر هێلسینگی فەنلاندمان پێ بدە. ئەگەر کاک بورهان بەڵێ کاک بورهان دەنگی ئێمەتانەیە؟ کاک بورهان دەنگی ئێوە نایە بۆ ئێمە. کاک بورهان دەنگی ئێمە تەیە؟ هاوڕانی بەشی تەکنیک ئەگەر بکرێت من دەنگی هاوڕێ بورهان نابیستم. بەداخۆ من دەنگی هاوڕێ بورهان نایەت بۆ لای من. ئەگەر دەکرێت تەلەفۆنێکی بۆ بکەن کە بزانن کێشە لە لای ئێمەوەیە یا لە لای خۆیەتی بابچین بۆ لای هاوڕێ بێهروز ناسری لە نۆروێژ لە شاری ئۆسلۆ. هاوڕێ بێروزم کاتت باش. هاوڕێ ئەمیرجان و کاتت باش، هەموو کاتێکت باش، ماندوو نەبن. زۆر سپاس. هاوڕێ بێروز لە سەرەتای بەرنامەدا باسم کرد دیارە ئەمڕۆ لە وڵاتەکان لە زۆر وڵاتەکان ئاکسیۆن بەڕێوە دەچێت. راپۆرتی ئەمڕۆمان پێ بڵێ لە وڵاتی نۆروێژ بەتایبەت لە شاری ئۆسلۆ لە کەیەوە ئاکسیۆن ڕێژەی بەسلاتوان چەندەیە؟ هاوڕێ ئەمیر من نازانم دەنگم بۆ تۆ دێیان نا، بەڵام بەدەلیلی دەنگی زۆری ئێستا زۆر سەخت جۆم لە دەنگی تۆ بوو، بەڵام ئێستا ئەوە تەزاهوراتێک دەستی پێکردو لێرە تقریباً چەند هەزار نەفرێک دەبن کە بەرەو وەزارەتی ئەموری خارجە وەرەکەوتون تقریباً کیلومترێک چەند سەد مترێکە ئەوە دەڕۆن. ئەمن ناتوانم دووربینەکەم ئەوەسکەم بەڵام بۆتان دەیگێڕمەوە سەرەوە کە ئەوە هیوادارم قابلی ئیستفادە بێ کە ئەوە کاک بێروز لە کێوە ئاکسیۆنەکە دەستی پێکرد و لایەنە سیاسیەکان چۆن بەشداریان کردووە؟ ئەگەر خراپ حاڵی نەبوێتم لە پرسیارەکەت، ئاکسیۆنەکە سەعاتی 2 ئەوڕۆ دەستی پێکردو تا 4 ئیدامەی هەیە. ئەو ئاکسیۆنە بە تووری مشخص لەلایەن ئێمە و سایری ئەحزابی سیاسی کوردەوە فراخواندراوە لە نۆروێژ. بەڵێ ئەم ئاکسیۆنە تاکەی بەردەوام دەبێت کاک بێروز؟ ئەوڕۆ هەتا سەعات 4، بەڵام بە تۆری کولی قرارە هەموو شەمەکان و هەموو هەفتان هەتا قیام لە خۆم بگەرم بە زەمینەکەشم ئەو خەڵکە دیار بن. زۆر سپاس. بەڵێ ئەو زۆر باشترە. ئەوە باشترە. هەتاوەکوون قیام لە ئێران بەردەوام بێ، ئەو ئاکسیۆنانەش لە وڵاتان و بەتایبەتی لە شاری وڵاتی نۆروێژ و شاری ئۆسلۆ هەر ئیدامەی دەبێ. ئەوەیە زۆر باشە. کاک بێروز هەروە لەگەڵمان لەسەر هێڵبمێنەوە. ئێمە دەچین بۆ لای کاک بورهان دیوارگەر لە چون ئاکسیۆنەکە دیارە لێ ڕوو بە کۆتایی دەچێت کە گزارشێکیش لێ وەرگین. کاک بورهان دەنگی ئێمە تەیە؟ بەداخەوەی من دەنگی کاک بورهان نایە بۆ لای من. بەڵێ دەنگت هات کاک بورهان، فەرموو. هاوڕێ ئەمیرجانم کاتت باش. ئەم کاتت باش کاک بورهان. کاکە میرجانەوە ئێمە لە کۆتایی بەرنامەکەین لە سەعات 1:30 و دەستی پێکردە تا ئێستا نزیک 3 سەعاتە. خەڵکێکی زۆر هاتبوون، زۆرتر لە 600-700 نەفەر هاتبوون. یەک دقیقە بێدەنگی دەستی پێکرد بە سرودی ئەی شەیدان. بێدەنگەکە شکا و نمایندەی حزبی چەپ، حزبی کۆمونیستی فەنلاند، نمایندەی حزبی فیمینیستەکانی فەنلاند، چەندین حزب و ڕێکخراوی چەند پارلەمانتار وەزیرێکی ناو دەوڵەتی فینلاند هاتن بەشداریان کرد، پشتیوانیان کرد لە تەزاوراتی خەڵک. جمهوری ئیسلامیان محکوم کردوتیان ئێمە لە دەوڵەتە پەیگیریەکەین، لە پارلەمانە پەیگیریەکەین و هەروەها کوشتاری خەڵکیان بە شەدیدترین وەزعی محکوم کردوتیان ئێمە حتمەن پەیگیریەکەین و گزارشاتی ئێران ئەگا بەدەستی ئێمە. ڕەفیقەکانی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێرانیش بەشدار بوون لەم تەزاوراتە. خەڵکێکی زۆر بوو
و بە سرودی ئەنتەرناسیۆناڵ بەرنامەکە دوایی هات همچنین بەیانیەکیش دەستی بەیانیەکیان خوێندەوە لەم بەیانیە جەنایەتی جمهوری ئیسلامی محکوم کرا کوشتارەکان محکوم کرا و داوایان لە دەوڵەتی فینلاند و ئیتحادیە ئەوروپا کرد ئەم جەنایەتی جمهوری ئیسلامی محکوم کات سفارەتخانەکان جمهوری ئیسلامی تەحتێڵ کات و سەفیرانی جمهوری ئیسلامی لە خاکی ئەوروپا ئەخراج کرێت. کاک بورهان دەنگۆیەوە بوو کە هاوڵاتیانی ئێرانی نیشتەجێی دەرەوەی وڵات زۆربیان بەرەو وڵاتی ئالمان بۆ شاری بەرلین چوون ئایا ئەمەش لەم وڵاتی کەوە لەوێن لە فنلاند وا بووە دیار بوو بەڵێ لە هەموو وڵاتانی ئەوروپا ژەی بەشدار بوو زۆر بوو ینی بەم حاڵەشەوە بەڵێ لە دوو جیا مەراسم بوو لێرە بەداخۆ نەکرا لە یەک جێگابێ بەڵام بە هەمووی حسایەکەی نزیک 1500 نەفەر لە هەردوو لاکە بەشدار بوون بێژم نزیک 4-5 ئۆتۆبوسی لێرە و خەڵک لە شارەکانی دەوروبەری هێلسینکی و وانتاو ئێسپۆ و تۆرکۆ ڕۆیشتنە بۆ وڵاتی ئالمان شاری بەرلین لە تەواوی ئەوروپا ڕۆیشتنەوە ڤیدۆکانی هەیە بڵاو بووەتەوە و خەڵکێکی زۆر باوەسەوە بەشدار بوون کە بۆ وڵاتی وەک فنلاند قەت نەمدیوە ئەوەندە خەڵک کۆ بێتەوە کە بەڕاستی جێگەی ئومیدە کە خەڵک ئەوەندە بە وشیاریەوە و دێن و مبارزاکەن و پشتیوانیەکەن لە خەڵکی ناوەوە. بەڵێ کاک بورهان تا ئێستا کاردانەوەی وڵاتی فنلاند چۆنتان بینیوە؟ زۆر باش بووە مەسەڵەن بۆ نمونە قەبلەن چونین شتێک نەبوو لە پارلمانی فنلاندا لە حەدەقەل لە مانگە 4 جار 5 جار بەحسی ئێران بە سوورەتی عەلەنی لە پارلمانی فنلاندا کراوە لە ناوی دەوڵەتی فنلاندا ئەمە باسە کراوە کە ئیتر ڕژیمی جمهوری ئیسلامی سەرکوتێکی بێحەد و حەسرەکات کوشتارێکی وەحشەتناک ئەکات لە خەڵک ئەبێ دەوڵەت بە تایبەت ئیتحادیە ئەوروپا بێدەنگی ئیتر دەست لەم بێدەنگیە هەڵگرێت و بەڕاشکاوی ئیقدامێکە بەرعەلەیهی جمهوری ئیسلامی خۆشبەختانە ئەم ئاعترازاتانەی خەڵک وای لێ هاتووە کە سەری نمایندەوەلی ئەحزابی فینلاندی پیان خۆشە بە هەر شێوەیەکەوێ بێن لە تەجەموعەکانی خەڵکی ئێران لە فنلاندی ئێرانیەکانی فینلاند بەشدار بن ئەم جەنایەتە محکومکەن و بە هەر شێوەیەکیانەوێ بە نەحوێ دەستی خۆیانی تێخەن بەشکەم بتانن لە ناوی دەوڵەتە فشارێک بۆ جمهوری ئیسلام بێ ئەکسەری حزبەکان سەحیەکەن لەم شێوە نمایندە بنێرن و قەوڵیانداوە و تاقودیان داوە کە دەوڵەت وادارکەن کە ئیقدامێکی گەورە و عەمەڵی کات لە سەطحی سەراسەریە بە تایبەت لە سەطحی ئەوروپا ئیقداماتی جمهوری ئیسلامی محکوم کات دەوڵەتی جمهوری ئیسلامی بە شێوەی محکومکەن و منزەویکەنەوە ئومیدوارم ئەم شتە پێک بێت و لە ئەوروپا بگەین بەم ئیجماعەکە فشارێکی گەورە بۆ سەر جمهوری ئیسلامی بێنن. زۆر سپاس کاک بورهان دیوارگەر بەهۆی ئەوەی کەمە ئەفریقەکانی کەشمان لە وڵاتەکانی کرد ئێستا لەسەر هێڵن توانین هەمووی ئەم ئاکسیۆنە پوشش بدەین دەچینە لای ئەفریقەکانی کرد ئەگەر بێنوت بۆ حتمما بۆ مام لێرە هاوڕێیانی ئۆتاق فەرمان هاوڕێی کاروان پێما بێ لە وڵاتی سوئێدی و تۆگۆریش دیارە ئاکسیۆنەکە بەرەو کۆتایی دەڕوا ئەگەر دەکرێت ئێوەشمان پەیوەند بین کە گزارشێک یا راپۆرتێک لێ بەڵێ کاک ئەیوب دەباغیان ئێستا لە وڵاتی سوئێد لە شاری یەکگرتووی لەگەڵمانە کاک ئەیوب ئەم کاتت باش سڵاو هاوڕێیان ئەو کاتەی ئێوەش باش ماندوو نەبن هەروەک باقی هاوڕێیانی هاوکارم باسییان کرد ئەمڕۆ لە درێژەی ئەو فراخانە پشتەی کە لەسەر تاسەری جیهان ڕاگەیەندرا بۆ پشتیوانی لە جەماوەر و ئاخێزی جەماوەری خەڵکی ئێران و لێرە لە وڵاتی یەتۆبۆریش بە بەشداری و سەرجەملایەن و ڕێکخراوە سیاسی و مەدەنیەکان هێزە چەپ و متەرەقیەکان و جەماوەری ئازادیخواز و کەسانی منفرد لە هەر بۆچوون و ئایدایەکی سیاسی بەشدار بوون بۆ حمایەت و پشتیوانی لە اعتصابات و خەڵکی ڕاپەڕیوی ئێران و محکومکردنی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران. بەڵێ کاگێکی یارم لە کارگۆرانی شخصی و لە وڵاتی فنلاندا ئەگەر دەستێتمان بڵێیت کاردانەوەکانی وڵاتی سوێد تا ئێستا چۆنتان بینیوە تا ئێستا چ کاردانەوەیکی بۆ بەرامبەر بەم بەرامبەر بە ئەم جنایەتانی کۆماری ئیسلامی بەنسبەت ئەم خۆپیشاندەرانە دەیکات؟ هاوڕێ ئەمیر وەک دیارە ئێرە وڵاتی سوێدی وەکو زۆربەی وڵاتە ئەوروپایەکان
کاردانەوەی باشی بووە بەڵام ئەوەی کە لێرە دەبێت ڕوونیکەمەوە ئەوەیە کاردانەوەکان دوو بەشن بەشێکی کاردانەوەی بیرروڕا و ئەفکاری عمومی خەڵکی سوێدا کە بەگشتی دژ بە کردەوەکانی جمهوری ئیسلامین وە لە حمایەت و پشتیوانی خەڵکی ڕاپەڕی و ژنان و جوانانی ئێران و کوردستان بەردەوام لەگەڵ ئێمە لە خۆپێشاندانەکان لە تەجەموعەکان و لە هەموو ئەو جێگانەی کە دەبێ ببن هەن و پشتیوانی دەکەن لە رابطە لەگەڵ خودی دەسەڵاتیش لەو رابطەشە مدیاکان باسی دەکەن ئەوانش وەکو وڵاتانی تر مەوزەیان هەبووە و ئەگەر وەک ئاشکرایە لە دوسێ ڕۆژی ڕابردوو اتحادی ئوروپی کە پێک دێ لە 27 وڵات بە سوئێدیشەوە جارێکی دیکە کۆمەڵێک تەحریم و حسابیان خستە سەر کۆماری ئیسلامی و ڕۆژێک پێش ئەوەش ئەم جۆرە کردارەی جمهوری ئیسلامیان لە ئاست خۆپیشاندەران لە ئێران محکوم کردووە بەگشتی ڕای گشتی و ڕای هێزەکان لێرە لە حمایەت و پشتیوانی بۆ خەڵکە و لە دژی کۆماری ئیسلامی ئێرانە. بەڵێ زۆر زۆر سپاس کاگەی و دەباغیان هەر لەسەر هێڵبمێنە حتمما دوایی لە مەجالێکی کەدا دووبارە پەیوەندیتان پێوە دەگرین و راپۆرتی زیاترتان لێوە دەگرین. هاوڕێ کاروان لە ئوتاق فەرمان ئەم ڕفیقەمان کاگە بەختیار جان قاوەگەن لە من یا بێت دقیق بەڵێ ئێستا کاک بەختیار جان ئەلیپور لە وڵاتی دانمارک لە شاری کۆپنهاگن هاوڕیان دەنگ نەژنەوەن بەڵێ کاک بەختیارم کاتت باش دەنگتان هەیە فەرموو هاوڕیان من دەنگتان نابیسم کاک بەختیار دەنگی ئێوە هەیە ئەگەر دەنگی ئێمە ئەبیسی فەرموو ئەگەر دەکرێت راپۆرتی ئێمان پێ بڵێ لە دانمارک لە شاری کۆپنهاگ کاک بەختیار دەنگی ئێمە هەیە دیارە دەنگی ئێمە بۆ کاک بەختیار هاوڕیان نازانم ئێوە دەنگ نەبیسن یانە بەڵێ دەنگی ئێوە دەبیستین ئەگەر دەکرێت راپۆرتێک لەسەر سڵام وەختان بەخێر ئیمڕۆژ دوارە هەر وەکو هەرچی شەمە لە تەرەف کومیتەی دانمارکەوە و هاتکین بۆ تەزاوەرات لە هەمبەستگی تەک جەماعەت و خەڵکی ئێرانە باوجودەوە کە ئیمڕۆ تەزاوەراتی گەورە لە بەرلینە هەست بەرچاو هاتکن بۆ ئێرە بۆ مەرکەز کۆپنهاگ ئازادی و خەڵکە کە لە ئێرانە لەبەرم بەڵێ فەرموو کاک بەختیار دەنگتان هەیە بەڵێ دیارە ئێمە پەیوەندیەکەمان پچرا لەگەڵ کاک بەختیار هەرو جۆرێک کە دیتان ئێمە ئێستا لە دەرەوەی وڵات ئاکسیۆنایی جۆرا و جۆر بەڕێوە دەچێت و گەورەترین ئاکسیۆن قرارە لە شاری بەرلینی وڵاتی ئاڵمان کە پەیتەختی ئەم وڵاتەشە هەر ئێستا ئەو جۆرەی کە ئەوان بخۆیان سەعاتەکان دیاری کردووە سەعات 3 بە وەختی بەرلین ئاکسیۆنەکە لێ بەڕێوە دەچێت ئێمە هاوڕیانمان لێ ئامادەن کە ئەم ئاکسیۆنە بەڕێوە چوو ئێمە حتمەوان دێنینە سەر هێڵ و راپۆرتی ئەوێژ وەردەگرین هاوڕە کاروان ئەگەر لە وڵاتی ئاڵمان کەسێک لەسەر هێڵە ئێستا بینینە سەر خەت با بزانین راپۆرتێکمان سەبارەت بێدا بزانین وەزعەتی ئەوێ ئێستا چۆنە دیارە لە بەرلین فعلەن ئەگەر کاروانگیان ئەگەر دەکرێت کاک بێروس بێنیەوە سەر هێڵ من یەک پرسیارم لە کاک بێروس هەیە کاک بێروس دەنگی منت هەیە جان بەڵە دەنگی تۆم هەیە بەڵام ئەمە دەبێت بچمە جگایە کە ئەو دەنگی تەزاوەرات مزاحمی قسەکردن نەبێ یەک لحظە قەیدی ناکە مەجبورم سازێ فەرموو کاک بێروس ئەگەر دەنگی منت هەیە من یەک پرسیارم هەیە ئەم ئاکسیۆنانە دیارە تا ئێستا بەردەوام بەڕێوە چووە
پێم خۆش بزانم تا ئێستا کاردانەوەکانی ئەم وڵاتەی کە بەڕێستان لەوێن نۆڕوێژ تا ئێستا چ کاردانەوەیکی بۆ بەرامبەر بەم ئاکسیۆنا بەرامبەر بە کۆماری ئیسلامی جان بەڵێ ئەمە لە 200 دەتوانین ئەو ئاکسیۆنانە بە من ئاوەڕاوەستم بە پشتەوە کەشی ئەو ئاکسیۆنی لە 200 حەوە دەتوانین چاو لەو تاثیراتی ئەو ئاکسیۆنان بکەینیان ئیجتماعیە دنێ و خەڵک و کۆر و کۆمەڵ و اتحادیە و سازمان و ئەحزابەکاندایە و ئەوی دیکەش ڕوو بە دەوڵەتە تاوێک لەوە پێش لەوێ لە وەسەتی ڕێگا تەزاور کنندگان ڕاوەستان و یەک ئیتلاعیەی مشترەکان خوێندەوە بە زمانی نۆروێژی کە لەو ئیتلاعیەدا زمینی محکومکردنی لە پێشدا زمینی حمایەت و ئەلامی هەمبەستەجی لەگەڵ قیام کنندگانی ئێران و کوردستان و هەروەها خواست و ویستەهایەکی بەرهەقی کە ئەوان هایان بۆ جمهوری ئیسلامیان بە دەلایلی مختلفەوە محکوم کرد کە جملە سەرکوبی ئەو اعتراضاتانە و کوشتارێک کە ئەوان وەڕێیان خستووە و هەمزەمان نکتەیەکی کە زۆر بەرجەستەی تێدا بوو ڕوو بە دەوڵەتی نۆروێژ بوو ئەویش ئەوە کە داوای لە دەوڵەتی نۆروێژ کرد کە سەفارەتی جمهوری ئیسلامی لە نۆروێژ ببەستێ ئەو سەفارەتە مرکزی تەرۆریسم و جاسوسی و نهادێکی حکوومەتیە کە وان شێ دەکا و دعینی حەڵدا بێزگە لە بەستنی ئەوە خەتعی ڕەوابەتی دیپلۆماتیک و سیاسیشی همچنین تەزاور کنندگان نامە مشترەکەیدا مەطرح کردووە بۆیە دەڵم حتمما کاردانەوەی دەبێ بەڵام کاردانەوەکە لە 200دا خەڵک ڕاحەتتر اتحادیەکان و ئەحزابی سیاسی زۆر زووتر دیفاع لە خواست و ویستی قیام کنندگان دەکەن و جمهوری ئیسلامی محکوم دەکەن بەڵام تاوزیگای کە مربوطە بە دەوڵەتەکان و دەوڵەتی نۆروێژ بنا بە منافعی اقتصادی و مناسباتێک کە ئەو دەوڵەتە هەیەی لەگەڵ جمهوری ئیسلامی دەبێت تحتی فشارێکی گەورە بێ کە بتوانێت لە سیاستەکانی خۆی تەزیر نەزەر بکە سیاستی ارتباطی و ئەوانە بۆیە من پێم وایە کە تاثیرێکی زۆر مثبت و باشی هەبووە لەسەر جامعەی نۆروێژ. کاک بێروز ئاگادارن ئەمڕۆ ئەم مانگرتنە کە لە فراخانی مانگرتن درا لەلایەن لاوانی گەڕەکەکان و هەڵسوڕاوانی مەدەنی و شۆڕای هاوانگی ڕێکخراوی سنفی فارەنگیانی ئێران دیارە ئاگادارن کوردستان دووبارە مانگرتنێکی زۆر سەرکەوتوانی بەڕێوەبرد و چەند شارێکیش بەم مانگرتنە بەشێک لە بازاڕیان دوکان و بازارەکانیان داخستووە لەسەر ئەمە ئەگە قسەتان هەیە فەرموو. یەک لەحزە با منەوەن دانم با بجوانی وەڵا ئەمن ئەمرجان هەبان قسەم زۆرە بەڵام ئەوەندی کە وەختی ئەو بەرنمەیەدا بگونجێ ئەمن یەکدون و کتە دەمهوێ باسکەم ئەویژەوەیە کە قیامی شۆڕژگێرانەی تەواوی خەڵکی کوردستان و خەڵکی ئێران ژنان جوانان کەوتۆتە پێنجمین هەفتەی خۆی و ئەوە لە تاریخی تقریبا ئێراندا شتێکی بێنەزیرە سەرکەوتنی ئەو قیامە بەشێکی رابطەی هەیە لەگەڵ مداومبوون و ئیدامەداربوونی ئەو اعتراض و مبارزاتانە جمهوری ئیسلامی ئەوە سەرانەکەی هاتون زۆر دەهەنکەجێ دەکەن بە تەواوی قیام کنندگان و خەڵک بە ئەرزشهای تاکید بە ئەرزشهای دینی و ئیسلامی جواب دەدەنەوە و خەڵکی سەرکوبیان دەکەن بە هەمان ئەندازش خەڵک تووڕەتر دەبن و لە عینی حاڵیشدا ئەوانیش مقاومەتی خۆیان زیاتر دەکەن قسەکە لەسەر چەند زۆڵا قسە زۆرە یەکەوەی کە خەڵک زۆر بە ئاشکرا و قیامە شعاری دین لە دەوڵەت جودا بێ مەسەب ئەمریکی شخصیە بەرزکەنەوە و جوابی هەموو ئەو یاوەگویانەی کە خامنەئی و ڕئیسی و باقی سەرانی جمهوری ئیسلامی دەیدەن بۆ تاکید بەسەر لەسەر ئەرزشهای دین و ئیسلامی بدەنەوە ئەوانە هیچ حەقێکیان نە بەسەر ژیان و کار و قانونی وڵاتە بۆیە من گەشتبینم بە سەراسەری بوونی بەوەی کە خەڵک بەرەبەرە زیاتر بەو قیامە ملحق دەبێ و دامنە و طول و عەرزی ئیزافتر دەبێ وەسیعتر دەبێتەوە و بە هەمان ئەندازە کە ئەو قیامە وەسیعتر بێتەوە کۆمەڵانێکی کرێکار و زەحمەتکێشی زیاتر شاملی ببێ و لەبەر بگرێ جمهوری ئیسلامی زیاتر تێک دەشکێەوە ئێمە قەدەمهایەک زووت لە سەرکەوتنی نەهایی نزیکتر دەبینەوە. بەڵێ زۆر سپاس کاک بێروز بۆ ئەوەی کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی و راپۆرتی وڵاتی نۆروێژت بێمەدا زۆر سپاس حتمما لە مەجای دیکەدا پەیوەندیت پێوە دەگرین. بەڵێ بینەرانی عەزیز هەروەی کە دیتان ئێستا ئەمەی کە
کاک بێروس باسی کرد لە وڵاتی نۆروێژ لە شاری ئۆسلو بوو دیارە لە زۆربەی وڵاتەکان ئاکسیۆنەکان زۆر بە ڕێژێکی بەرچاو بەڕێوە چووە. ئێمە کاک بەختیار جان عەلیپورمان لەگەڵ بوو بەڵام بەداخەوە پەیوەندیەکەی پچڕا نەمانتوانی راپۆرتێکی تێروتەسەل لە وڵاتی دانمارک وەرگین. هاوڕێکاروان ئەگەر ئامادەیە ڤیدیۆیەک ببینین بۆی کێمە پەیوەندیان پێ بکەین بزانین کێشەی دەنگی ئەوان چییە. ڤیدیۆ ببینین دێنەوە خزمەتان. بەڵێ بینەرانی ئازیز ئەو ڤیدیۆانی کە ئێستا دیتان هی ئەمڕۆی شارەکانی کوردستان بوو کە بە تەواوی دوکانی بازاڕەکانیان داخست بووە بە مانگستنەوە
پەیوەست بوون ئێستاکەش لە زۆربەی شارەکانی کوردستان و لە زۆربەی شارەکانی ئێران خۆپیشاندان و ناڕزایەتی هەروە بەردەوامە. ئەمە ئێستا ئەگەر هاوڕێ کاروان بتوانێت کاک ئەیوب بێنێتە سەر هێڵ راپۆرتێکی کە لەسەر یوتیوبری بزانین وەزەتی ئێستا یوتیوبریمان پێ بڵێت. کاک ئەیوب ئەم کاتت باش دەنگی ئێمەت هەیە؟ کاک ئەیوب دەنگی تۆ نایە بۆ ئێمە؟ ئێستێ دەنگی من هەیە؟ بەڵێ 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 کاک ئەیوب گیان فەرمووت. هاوڕێ ئەمیر ئەگە ئیجازە بدەیت دەمەوێت ئێستێ یەک دوو دانە مقابلە یاخود چاوپێکەوتن لەگەڵ هاوڕێیانی بەشدار لەم خۆپیشاندانە بکەم ئەگەر ڕزایەت لەسەر. فەرموو تکایە. بەڵێ زۆر باش. زۆر سپاس. ئۆکەی من ئێستا لەگەڵ هاوڕێ شیوە مساحەبە دەکەم. هاوڕێ شیوا دەبێ ئەوە دەجوێتکەی ئەو توانای قسە بکەیت و ئەگە پرسیاریشی هەبوو پرسیارە لێەکە جۆ. بەڵێ لە خدمەتانە. بەڵێ باشی هاوڕێ شیوام کاتتان باش. ئەم کاتەیەوەش باش. بەڵێ. هاوڕێ شیوا دیارە کاک ئەیوب راپۆرتی ئەمڕۆی شاری یوتیوبری پێداین ئەکسیۆنەکان دیارە بەردەوام بووە. ئەم ئەکسیۆنانە تا ئێستا کاردانەوەکانی چۆن بووە هەڵوێست ڕای گشتی ئێوە چۆن دەبینن لە وڵاتی یوتیوبری لە وڵاتی وەڵڵا استقباڵی خەڵک زۆرە ئەمە ماوەیەکە یەک مانگە ئێمە هەر شەمە لێرە جەمەوینەوە و ئەتراس خۆمان دەرەبڕین بە ئەو زڵم و زۆرەوە لەلایەن جمهوری ئیسلامیەوە بە کۆمەڵانی خەڵکی ئێران و کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەکرێت. بەڵێ هاوڕە شیوە ئەم ئاکسیۆنانەی کە ئێستا لەوێت جارێک بۆتە شەمبانە چ کاریگەریەکی هەیە لەسەرەوەی کە ئێستا دەزانن هەموو ڕۆژە لە ئێران خۆپیشاندان و ناڕزایەتی هەیە کاریگەریەکانی ئەم ئاکسیۆنانە سەبارەت بە ئێران چییە؟ وەڵا بە بڕوای من زۆر باشە ئێمە تانین بە شرکتکردن لەم ئاکسیۆنانە دەنگی خەڵکی ئێران بگەینین بە جامعی جەهانی بگەینین بە تواو دنیا و خۆیشی ئەمە ئەتانێت دڵگەرمیک بێ بۆ مردم لە ناو ئێرانە دڵگەرمیک بێ کە ئێمە پاڵپشتیان لێوەکەین پشتیوانیان لێوەکەین وە دەنگیانین ئەمە ئەتوانێت زۆر بۆیان مهم بێت. بەڵێ زۆر سپاس هاوڕە شیوا سپاس بۆ زۆر سپاس بۆ ئێوەش کاتێکی خۆش هاوڕێ زۆر سپاس هاوڕێ زۆر هاوڕێ ئەمیر ئێستێ هاوڕێ حوسێن بەشدارە لە ئەم خۆپیشاندانە ئەگەر دەکرێت بەڵێ گفتوگویەکشمان بێ لەگەڵ هاوڕێ حوسێن هەمید. زۆر باشە کاکە. هاوڕێ حوسێن کاتتان باش. زۆر سپاس هاوڕێ حوسێن گیان ئەم کاتت باش. سپاس بۆی کە ڕاستەوخۆ توانیت بەشداری بکەیت. من پرسیارێکم هاوڕێ حوسێن ئەگەر دەکرێت پێمان بڵێ ئەم ئاکسیۆنانە کە ئێستا ئاوە بەردەوامە کاریگەریەکانی سەبارەت بە بارودۆخی ئێستای ئێران چی دەبێت؟ ئەوەی کە معلوم بێت ئەم بزوتنەوە کە لە ئێران دەسی پێکردیا ئەم خیزشە کە لە ئێران دەسی پێکردیا تەأسیری لەسەر دنیا دانیاوە یعنی تەأسیرەکەی ئەوەیە کە هیچ کەسێ ئیحساس ناکات کە بێتەفاوەتە هەر کەسێک ئەو وەزعیەتە لە ئێرانە بینێ ئەو خوێنڕێژی و ئەو ڕەزالەتە کە جمهوری ئیسلامیە خولقنێت ناتوانێت بێدەنگ بێت لە مقابل ئەوە و ئەوە کە ئەیبینی لێرا تەزاوراتێکی وەسیعە نەتەنیا مەسەلەی ئێرانی و فارس و کورد و تورک و عەرەب و لڕ و بەلوچ لێرا حزوریان هەست بەڵکو ئەسڵەن ئەم تەزاوراتە نەسڵێک نوێ نەسڵێک کە لێرا لەدایک بوون یا لێرا گەورە بوون ئەسڵەکەی ئەوانە بەڕیان قسێ بۆ پشتیوانی هەر لەو نەسڵە نوێ کە ئیسلعانە سوکانی ئەم بزوتەوە هارە دەستیانە و ئاعتراض و مبارزە و لە خیابانە مقابل جمهوری ئیسلامی وێساگەن و تەأسیراتەکەیشی لەسەر وڵاتانی دەرەوە وڵاتانی ئوروپای ئامریکا هەر ئەوە بووە کە ئەیبینین ئەم وڵاتکەلە کە تا ئیسەیچە لە فکرەوە بوون بە هەر شێوەیەک مزاکرە لەگەڵ کۆماری ئیسلامیا بکەن لاسی لێبن خۆیان بێ دەنگکەن لە ئاعتراضات و مبارزات تو دەیمەردن ئیسە وای پیاتێ بەرحاڵ پارلمانی ئوروپاتێت بە شێوەیەک جمهوری ئیسلامی و سەرانی جمهوری ئیسلامی تا
تحریمەکە لە ئامریکا مەسەڵەن ناو ئاغەزادەکان ئەوات و میزان پوڵەکانیان کە هالێنا وە قسەیەوەسە کە بەرحاڵ ئەم پوڵگەلە سەبت بکرێت یعنی ئەمانە کولەن حرەکاتێکە کە ئەم اعترازات و مبارزاتە بەر لە هەر شتێک لە ئێرانە و دوایەوە ئەم فشاریشە لە دەرەوەی وڵات تەسیری نیا سەرم دەوڵەتێکە ئاوای بکەن بەڵام لە پاڵەوەیشا خەڵکی ئازادی خوازی ئەم وڵاتکە لە فشار تێرن بۆ دەوڵەتەکانیان بۆ حکوومەتەکانیان کە عەکسل ئەمەڵ نیشان بن هەر ئەوەی کە ئیسەر ئانە داوا کرێت لە سەراسەر دنیا لە هەموو وڵاتێکە داوا کردێت کە سفارەتخانەکان کۆماری ئیسلامی بوەسن ئەمە تەسیراتی ئەم فشارە عەزیمەسەکە ها لەسەر بورژوازی جەهانیە و ها لەسەر ئێرانە و خەڵک بەرحاڵ بەوە خۆشحاڵە بن بەڵێ هاوڕێ حسەن یەک پرسیاری تر دیارە خۆتان ئاماژەشتان پێدا دیارە وڵاتانی ڕۆژاوا سزا و گوشاری زۆرتریان خستۆتە سەر کۆماری ئیسلامی ئایا ئەمە فقط بۆ ئەوەی کە ئیمتیازی زیاتر وەرگرن لە کۆماری ئیسلامیە ئەم گوشارانە هەنگاوێکە بەرەو گۆڕینی ئەوەی کە ئەم ڕژیمە بڕۆشێنن یا ئەم وەزعی کە ئێستای کە ئێرانتیایە باشترکەن وایە چی ڕایەوە چۆنە ئەوەی کە معلوم بێت بەرحاڵ ئێمە خۆ نینە ئۆتاق فکری ئەم دەوڵەتێلا کە بزانین لەسەر چه شتێک تەسمیمەگرن و بەرئەساس چه سیاسەتێکە بڕیاریە لە ئەدەن بەڵام ئەوەی کە معلومە فشارێکە کە هارە سەریانەوە بۆ ئەوە ئاوا عەکسل عەمەڵ نیشان بن بەڵام ئەم عەکسل عەمەڵ ئەوان هەر هەدەفێکیان بوێت هەم کۆمەڵانی خەڵک لە ئێرانە پێی خۆشحاڵن کە بەرحاڵ فشار تێرن بۆ جمهوری ئیسلامی و هەم ئەوەی کە جمهوری ئیسلامیش بەرحاڵ خۆیان خوێنێتەوە کە ئیتر ئەمە وەک ئەو جارەکانتر نییە کە وڵاتانی دنیا ویژدانیە خەڵکانی دنیا بێتەفاوت بن نسبەت بەم مەسەلە ئەمە خاسیەتەکەیە و ئەوەی کە ئەم حکوومەتگەلە لە ئایەندا چیەکەن چی ناکەن ئەوەی معلومە کە ئەمانیش بەوە گەیەن کە کۆماری ئیسلامی ئیتر ناتوانێت بمێنێتەوە جائیسا ئەوەی کە ئەوان تا چه حد خۆیان بۆ ئامادەکەن کە ئالتەرناتیو خۆیان ساز بن یا ئەوەی کە ئالتەرناتیوێک کە بە مەیل ئەوان بێت بتوانێت عەرز ئەندام کات ئەوانە شتێترێکە بنیام لە داهاتوو ئاتوانێت تەشخیصی زۆرتری بێبا بەڵام ئەوە معلومە کە ئەمانە بێتەفاوت نابن و وای پیاتیە کە ئەمانە بۆ قەناعەتە گەیەن کە جمهوری ئیسلامی ناکریە لەمە زیاتر بیپارێزن کە تایسە پاراستیانە بەڵێ زۆر سپاس هاوڕێ حسەین حەمیدی بۆی کە ڕاستەوخۆ هەشداری ئەم بەرنامەیە بووی سپاس بۆ زانیاریەکان زۆر سپاسانەکەم ماندوو نەبن هەر خۆش زۆر سپاس هاوڕێ ئەمیر من ئێستا تەجەموع و گرتبوونەوەکە خۆی داوەتە ڕێپێوان و خەریکین بەرەو منتەقەیەکی دیکە لە شاری تۆبۆری ڕێدەکەون ئەگەر پێت باش بێ من لە درێژە لە دوایە دێمەوە لاتان و چەند لە دوانێکی دیکە دەچەند هاوڕێ و کەسێکی ناخۆ پیشاندانەکە وەرەگرمەوە زۆر باشە کاک ئەیوبگیان دەست خۆش بێ حتمەن بینەوە زۆر بەڵێ بینەرانی ئازیز ئێستا چەند ڤیددیۆیەکم بۆ هات لە شارەکانی کوردستان کە خۆپیشاندان ئێستا هەروە بەردەوامە لە شارەکانی کوردستان من ڤیددیوانە دەگەنمە دەست هاوڕانی ئۆتاق فەرمان کە لە درێژەی بەرنامەدا ئێوەشی لە ئاگادار بکەنەوە ئەگەر دەکرێت هاوڕێکاروان ڤیددیۆیەک کە بەدەستمان گەیشت بێت یان ئامادە دەبێت دەستیدا بێت ڤیددیۆیەک بینین دینەوە خزمەتە
بەڵێ بینەرانی عزیز هەتینەوە خزمەتتان هەروەک ئاگادارن هەر ئێستا لە زۆربەی شارەکانی ئێران و کوردستان خۆپیشاندان هەروە بەردەوامە ئێمە لە ڕاستەوخۆی ئەمڕۆماندا لەگەڵ چەند هاوڕێکمان لە دەرەوەی وڵات کە ئاکسیۆن بەڕێوە دەچوو هێنامان لەسەر هێڵ و راپۆرتی ئەویان پێ ڕاگەاندی لە سەرەتای بەرنامەکەدا باسیەوەم کرد کە بەداخەوە ئەمڕۆ ئاگاداریان کردینەوە کە ڕامین فاتحی هاوڵاتی خەڵکی سناکە لە کاتی خۆپیشاندانەکەی ئەو شارە لە ڕێکەوتی 21 ڕازبەر دەست بە سەرکرابوو لە ژێر ئەشکەنجەی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم گیانی بەخت کرد. ئێمە بمبوونەوە هەر ئێستا هاوڕێ چیا فاتحی لەگەڵماندەیە کە بتوانین لە زمان هاوڕە چیاوە ڕووداوەکان لە زمانی خۆی بیستین. هاوڕە چیا ئەم کاتت باش سپاس بۆی ڕاستە خۆمان و سەرەتا پرسە و سەرخۆشی خۆمان بە بنەماڵەی بەڕێستان و ئێوەی ئازیز دەکەین و شەریکی غەمتانی. هاوڕێ چیا ئەگەر دەنگی منتان هەیە پێمان خۆشە بزانین لە زمانی خۆتانەوە ئەم ڕووداوە چۆن بوو ڕوویدا ئەگەر دەکرێت پێمان بڵێ کاگرامین بۆ گیرا و ئەم دوو خوشک برایشت کە ئێستا هەروە دەست بەسەرکراون لە زمان خۆتەوە بایمە ڕووداوەکە باشتر بزانین. ئەم کاتەدان باش ماندوو نەبن. ڕۆژی 21 ئۆکتۆبر بوو کە ڕامین چۆن وانەتی پێ بارێکی پێ درا کە بیوا بۆ سەقز ئەترافی سەقز بارەکەی کە بردە ئەترافی سەقز لەوێ لە باخی دانێ لە قاومەکانمان ئیسراحەتی ڕوو لێنە ئیسراحەت کە دوایەوەکە ئیسراحەت خۆی کرد گەڕێتەوە بەرەوسنا بەرەو ماڵ خۆی بەداخەوە لێنە نیروە سەرکوتکەرەکان ئیتلاعات ڕژیانە سەری هەلێنە دەست بەسەریان کرد و گەڕانیانەوە بۆ ئیتلاعاتی سنا لە دوای 2 ساعت لە 3 ساعتەوە کە ئەو دەست بەسەرکران لە ماڵ باوکیمە وریای برام ئەویش لە ماڵ باوکیمە دەست بەسەر کرا و ئەویشیان ڕەوانەی ئیتلاعاتی سنەکرد. ڕۆژی دوای ئەوەیشە خۆشکەکەم کە لە ماڵ خۆیان بوو لە ماڵ خۆیان بوو ئەویشیان ئیتلاعات ڕژیان ماڵیان و ئەویشیان دەست بەسەر کرد و ڕەوانەی ئیتلاعاتیان کرد. ئەمە تا ئێستا نزیک بە 10 ڕۆژەکەمە هیچ زانیاری و هیچ ئیتلاعاتێ نەخۆم نەبنە ماڵم هیچ کەسێ نیەسی لەسەر سڵامەتی و ئەحواڵیان و کە ئەوەسەن جۆرمیان چە بوو گەمانە تاگە دوێ شەو من هەواڵێکم پێگەی کە ڕامین گیانی بەخت کردووە. منێتە تەماسێکم بوو لەگەڵ ئاشنایان و دۆستانەوەمانە وەختێ بە دووادان چوومان گەوتیان ڕامین خۆی کوشتووە لە ناو ئیتلاعات ئێرانە ئیتلاعاتی سنا. من ئەمڕۆ بەیانیەکەی کە بە دووادان چوونم کرد و لە تەرێک کەس و دۆست و ئاشنایان کە ئەیانتانی کارێکمان بۆکەن وەختێ پرسیارمانگەر معلوم بوو لێمان کە ڕامین توێ شەو سعات 9 شەو یعنی جمعە سعات 9 شەو لە ئیتلاعات سنا لێنە لەژێر شکنجەدا بە زەربەی مستەقیم کە دایکەنە بەسەریا زەربەگەی سەنگین بووگە هەر لێنە جادەجەگیانی بەختەکات و من و بنەماڵیشمان داختارەکاتەوە. ئەمە وەکو هەواڵێک بوو تا دوێشە من پێم گەشت. ئەم ڕۆژ کە بنەماڵەکەم دوایەوەشە لەوێ تاهودیان لە خەڵک لە خانواتە وەرگرت بوو کە هیچ گونە سەرخۆشی و تازیەکی بۆ دانەنن ئەگە خراپێت سەرخۆشی و تازیە لێ بۆ دان و لە ڕسانەی بێتەوە ئەم مۆزۆگەرە لە سەرنەوەشت ئەو براوخۆشکەگەترمە تاسیری فرابێت. هاوڕێکیان تووە تەرمەکان دادەستی بنەماڵەت کردووە بە خاکسپێداوە تەرمەگە فقط وەکو شناساییکردن کەسێک لە ئەقوامی دوور منی بانگیان کردبوو ڕوێنە تەرمەگەی شناسایی کردبوو تەرمەگەی شناسایی کردبوو کە ئەمە ڕامینە دوایەوەشە ئەسن دوو لە چاوی دایک و باوک و ئەسن بێ ئاگاداری ئەوان تەرمەگەیان لە بێش محەممەدی سنا ئەکسپەرتە کردگە لەوێ ئەکسپەردەیان کردگە و فقط ئەوە شوێنەکەی وتکە بە قۆ فامیلمانە و تووە کەستریە ناگادار ئەو فامیلێشمان کەس 2 ساعت 3 ساعت دوای ئەو جریانە هاتبوو توی بە بنەماڵەکەم یعنی تا ئەوانە بنەماڵی من کەسیان ناگادار نەبووگە کەسیان ناگادار نەوگەز چۆگە دووە تاهودیشە لێ سەنیاگە کە ئەسڵان حەق ڕسانەیەکردنەوە حەق تعزیەدانن ئەمانەیە نییە ئەوانیش تقریب چۆوتویان بێوتیان ئەگە دانن لە سەرنوشت ئەو مناڵەکانتر دەنە تاسیریەوێت ئەوانیش وەکو باقی دایک و باوکەکانتر
بەخاترەوە مناڵەکانیان مشکڵیان بۆ پێشنەی بریانە بەرەو وەڵێ مردمی شاری سنا وەک کەسوکار ئەوان وەکو سەرخۆشییان لە ماڵ باوکی منە هەر خەڵکەکە دایانە ئەوە بووکە ئیمڕۆژ دەتلاعات بازم ڕژە ماڵ باوکی من تەواوەتی خەڵکەکەی دەرکرد تەواوەتی خەڵکەکەی دەرکرد و دوایەوەشە هەر ئێعلامیە هە پلاکارتی شتێک داکوتیا بوو چە لێنە چە لە 100 شار سنا گشتیان جەمە کردە و بەداخەوانەیە ژوەلی بەوە کە بازم دەتلاعات چوو مردم شارسنە بازە مەراجعیان کردو بە سەردان دایک و باوکیان هاودەردیان کرد لیان لەگەڵیانە سەرخۆش پرسە و شەڕ سەرخۆشییان کرد لەگەڵیانە و تا ئەم دەخەمنەوە ئەومە ئاگادارم لێ هاوڕەچیە یەک پرسیار خۆتان لە قسەکانتاندا ئاماژتان پێ کرد وتان پەیوەندیان پێوە کردوین خۆیان دیارە لە میدیاکاندا لە تۆڕۆکۆمەڵایەتیەکاندا وان نووسراوە کە بەداخەوە ڕامین لەژێر ئەشکەنجەی هێزەمیەکاندا گیانی لەدەستاوە بەڵام بۆ خۆیان وتیانە لە سلولی تاکە کەسیدا خۆی کوشتووە خۆشیان بە بنەماڵەت وتووە وایە ئەوە تویان لە تەکسلولیە لێنە خۆی خۆکوژی کردووە شتێکە کەسن زۆ مەحاڵاتە لە تەکسلولی زیندانگەر عادی کە هیچ چێنیە چەبگەی بەوە کە بە زیندانە تلاعات بێ کە کەسێک وەسیلەی لە بەردەستیاوی کەپتانە خۆکوژیگە شتێوە ئەسڵ زۆ مەحاڵاتە یان نابێ وەڵێ ئێمە وتم ئەو کەسە چەند کەسەکە من ئێمڕۆ هەناردمە دوایە ئەو کەسکەش ئەیان توانی واقعاً نفوزیان کردە ناوی معلوم بوو کەەوە هەر لە دەم خۆیان یەژنەت بوو کە لە ژێر شکنجە لە ژێر شکنجە سعات نوێی توێشە و یانی باختکردگە ئەویش بە وەسیلەی زەربەی سەنگین کە دریاگە لەسەری هاوڕەچێت تا ئێستا هیچ میدیایەکی سەر بە ئیتراعات یا بڵین سەر بە کۆماری ئیسلامی ئەم هەواڵی داوەتە دەرێت کە ڕامین کە گیانی لەدەستاوە تا ئێستا هیچ هەواڵێک بخۆی بەغێرز جیالەوەی کە بەدەمی پێوەیان کردوێت بەداخەوە داسەوانش هیچیان نەوتووە هیچیان نەوتوە چۆن ئەزان ئەمەدە لەکەی نەنگە بۆیان ناتانە بێژە خۆکوژی کردگە چۆن نەخ خەڵکس نەتووە ئەوەدی دنیا زانێ کە لە سلولگەرێت لە عادە هیچ شتێنێکە خۆی بکوژێ کەسێکتانە خۆی بکوژێت تا ئەو حەدە واکاتە خۆی هیچ ڕسانەیەک حکوومەتی دایسە ئەمەی علام نەکرگە ولی ئەوەی کە لە شار سنە بڵاو بگەسە و هەر بەو هێرشەکە ئەمڕۆ کراگەدە سەر خانەوادەی من لە ماڵەکەی خۆیان لە کاتێکە کە خەریک پرسە و سەرخۆشی خۆیان بووگن خۆی سابدی کردکە کە ئەو کارەکریاگە و خەریکن بەرگیری پێگەن کە لەوە کە بڵاو بێتەوە لەوەی کە کەس پێ بزانێ هاوڕێکیە دوایین زانیاریتان سەبارەت بەم خوشک و برایەت کە ئێستا دەست بەسەر کراون هیچ زانیاریتان هەیە لە دۆخی خوان هیچ ئێستا هیچ زانیاری لەو ڕۆژەوە کە دەست بەسەر کراگەن تا ئیستا هیچ زانیاریکمە لیان نییە حتا وەکیڵمان بۆیان گەر وەکیڵەکمان هەنادێنە وەکیڵیشیان خەبوو لەگەر حتا پێمانیاوتووە کە حەقتان نییە وەکیڵتان بێ ئەم کەسکەرە حەق وەکیڵداربوونیان نییە حەقیشتان نییە کەس بە دواتیان شوونیان کات تا هەروەتە خۆمان تەلەفۆنتان بۆگەین ئەوەی کاتێککە تەلەفۆنیان کرد ئەم خەوەریانیان پێماندا بەڵێ زۆر زۆر سپاس هاوڕێ چیا فاتحی بووی کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی حتمما لە درێژەی بەرنامەدا زانیاری زیاتر لێوەردەگرین جارێکی تر پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بەڕێستان و بماڵی ئازیستان دەکەین و بەشداری خەمتانی ممنون زۆر سپاس لێوەش زۆر سپاس بەڵێ کۆماری ئیسلامی بەم کارانەی مەبەستی ئەوەیە کە بێوێ ڕۆحی خەڵک زایف بکات بێوێ ورایان دابەزێنێت بەڵام بەم کارانەی نازانێت کە زیاتر خەڵک ورەی بەرزتر دەبێت و وە زیاتر تووڕەتر و بنەفرەتر دێنە سەر شەقام و تووڕەی خۆیان بەرامبەر بە کۆماری جەنایەتکاری ئیسلامی دەردەبن هاوڕێ کاروان لە ئۆتاق فەرمان ئەم هاوڕێنمان لە وڵاتی ئاڵمان لە برلین ئەگەر هاتنە سەرهێڵ ئاگادارم بکەی کە ئێمەش ئاگاداری وەزعی ئەوێ بین لە تەلێگرام بەڵێ وێنەمان بۆ هاتووە لە شاری بانەوە هەم وێنەمان بۆ هاتووە هەم ڤیدیۆ کە ئەمڕۆ دوکان و بازارەکانی بانە هاوڕێمان کە نردوێتی سێتی دوکان و بازارەکانی بانە بە تەواوی داخرا و خەڵک بە مانگرتنەوە پێوەست بوون و هەر لە دوانی وەڕۆ لە سعاتی دووەوە خەڵک هاتوونەتە سەر شەقام و خۆپیشاندان و بەردەوام و دروشمی ژن ژیان ئازادی چۆتە سەرزاری هەموو ئازادی خوازانەوە
بەڵێ ئێستا کاک ئەیوب لەگەڵمانە بەڵێ هاوڕە کاروانەگە دەکرێت کاگەی بە ئاخرین کاگەی بەم کاتێمەتەیە هەموو کاتێکت باش هاوڕێیان میر دەنگم هەیە وانە بەڵێ دەنگتان هەیە ڕاستەکەی من فقط ئەوەندە بڵێم بەڕاستی بەشداری ئەمڕۆی خۆپیشاندانی شاری یەتۆبۆری بەشدارێکی بێوێنەیە بە هەزاران ئینسانی مبارز و ئازادیخواز هاتوونەتە سەر شەقام بۆ پشتیوانی خەڵک و جەماوەری ئێران لە درێژەی لێدوانەکان من ئێستێ هاوڕێیەکی ژن هاوڕێ فەخریم لەگەڵا ئەگەر ئیجازە بدەی ئەویش دەیهەوێت چەند کەلیمەیەک لەو ڕابطە قسە بکە سڵاو و ڕێزم هەیە بە هەموو لایەک ئەو هەرەوەی کە ئەو هاوڕێمان باسی کرد ئەوڕۆ زۆر ڕۆژێکی خۆش بوو بۆی کە کەسێکی زۆر بەشداریان کرد لەو تەزاهوراتەدا ئەوەی خۆشە کە ئەو پەرچەمانە ئەنوا و ئەقسامی پەرچەمی تێدایە ئەمن ڕاستەکەی بۆ خۆم شخصەن هەر نەزەرم ئەوەیە ئەو کەسێکی ئێستا ئەو پەرچەمە قبول دەکات و ڕۆژی کەش دموکراسی قبول دەکات ئەو پەرچەمانە ڕەنگا و ڕەنگا نیشانەی دموکراسیە بۆ من نیشانەی ئەوەیە کە هەموو حەق و حقوقی هەموو میلەتەکان لێرە بە ڕسمیەت دەناسرێت بۆیە بۆ من ئەوە بەرزە جا لە پەرچەمی کۆمونیزمەوە تێدایە تا پەرچەمی هەچەندە خۆش نییە بەڵام بەهبار حاڵ دموکراسیە لێرەدا نیشان دەدا ئەگە من ئێستا ئەوە قبول بکەم دوو ڕۆژی دیکە دەتوانم مافی خەڵکەکانی دیکەش قبول بکەم جا بۆ من ئەوە بەرزە بۆیە بۆ خۆم بەشداری لەوە زیاتر لەو تەزاهوراتە زیاتر بەشداریم کردو و پێم زۆر گەورە بوو هەموو یەکدەنگ بووین یەکدەنگ ئەو یەکدەنگیە لازمە ئێستا لەگەڵ یەکتر ئیدی زۆر سپاس سپاس بۆ ئێوە خواحافظ هاوڕێ ئەمیر هاوڕەیەکی ژنی ترمان لەگەڵا هاوڕێ سوڕەیە ئەویش لەو ڕابطە هێوێ دەنجی خۆی بگەێنێ ئەگەر سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو هاوڕێیانی کۆمەڵە لێرە ئیمڕۆ من لێرە کۆبووینەتۆ بە حمایەت لە خەڵکی ئێران و خۆمان بۆ دەنگم دێکۆوێ ئەمڕۆ کە ئەبینن لێرە جەمعێکی زۆر جەمە بووینەتۆ بۆ لە حمایەت لە خەڵکی ئێران بۆی کە دەنگی خۆمان بگەێنین ئێمە هاین لە پشتی ئەو خەڵکە تا بۆ نابوودی جمهوری ئیسلامی و ئەو شعارەی خۆشمان هەر هەیە لە تەکمانە ژن ژیان ئازادی لە تەک خەڵکە هەین زۆر سپاس دەکەم بڵێەوە بۆ ئەم دەبەختەتان سپاس زۆر سپاس بۆەوەش زۆر سپاس هاوڕێ ئەمیر هاوڕێ جەماڵمان لەگەڵا ئەویژەی هەوێ چەند قسەیەک لەو ڕابطە کاڕووبە خۆشحاڵ دەبین بەڵێ باش هاوڕێ جەماڵ فەرموو ئەوەی لێ وەرگن کاک جەماڵم کاتت باش سلام کاکە ئەمیگیان باشی ئیسلامەتی باشن هەموو لای زۆر سپاس دەکەم کاکە گیان ئەمڕۆ ئەمە دیواگەر دەکرێت لە بانەیەوەشی ئاکسیۆنەکە چۆن بڕێوە چوو ڕێژێ بەشدار بوون چۆن دەبوو کادانەوەکانی کاریگەریەکانی زمانی وەشەوی بیست بەڵێ کاک ئەمیگیان حتمما ئەکس و فیلمەکانتان دیوە ئەمڕۆ واقعان خۆشێکی جەماوەریە ژمارەیەکی زۆر لە دانیشتوانی ئێرانی دانیشتوان لەو شارن کۆبوونەتەوە بە هەموو جۆرێک بە هەموو پەرچەمێک و پشتیوانی خۆیان لە مبارزات و اعتراضاتێک کە ئەمڕۆ لە سەراسەری ئێراندا لە کوردستانی شۆڕشگێردا بەردەوامە جارێکی تر دووپات کردەوە و ئەم حرەکەتەی ئەمڕۆ کە ئێوە نمونەیەکتان لێرە دیوە لە باقیش وڵاتانی ئوروپایی بە تایبەت لە وڵاتی ئەڵمان لە شاری برلین کە بە پێی ئامار ئەمڕۆ بە ئێمە خەباردار نزیک بە 200,000 نەفەر خەڵکۆ بوونەتەوە لێرە چەندین هزار نەفەر خەڵکۆ بوونەتەوە لە شارەکانی تر هەموو
بە یەک دروشم و بە یەک شعارەوە شعاری ژیان ئازادی محکومیەتی کۆماری ئیسلامی و پشتیوانی لەو مبارزات و اعتراضاتە کە ئەمڕۆ لە سەراسەری ئێران و وهروەها لە کوردستانی شۆڕشگێردا بەردەوامە. ئەمە هەروە ئیدامەی هەیە خۆشێکی جەماوەری خەڵک دەبینن ئێوە لە دەوروبەرە بەڕاستی ڕۆژێکی خۆشە و بڕوای من ڕۆژێکی مێژوویە بەو معنایە مبارزات و اعتراضاتی خەڵک یەک هەنگاو چووە پێشەوە جوابێکی محکەمە بە پرۆپاگاندەکانی دەستگای تەبلیغاتی کۆماری ئیسلامی و بە بڕوای من هەنگاوێکی ناپێشەوە هەنگاوێکی مەزنی ناپێشەوە بەرەو نزیکبوون بۆ ڕوخانی کۆماری ئیسلامی کۆتایی هێنان بەستەم و ئستبداد و هەموو نابەرابریەک و زیندووکردنەوەی و بەرزکردنەوەی دروشمی ژیان ئازادی. کاک جەماڵ یەک پرسیاری ترم هەیە دیارە ئەم ئاکسیۆنەکان ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتر ڕێژەی بەشداربووانی زیاتر دەبێت و داخوازی ویستی خەڵکیش لە دەرەوەی وڵات ئێرانیەکان ئەمەیەکە ئەم ئاکسیۆنانە کارێک کە دەکرێت سەفیرەکانی ئێرانی دەربێت پێتا وایە ئەم ئاکسیۆنانی کە تایبەت بکەن بۆ ناماژەکان پێدران لە ئاڵمان زیاتر لە 200,000 کەس هەڵوێستیان یا سزایان قورستر دەبێت بەرامبەر بە کۆماری ئیسلامی. کاک ئەمیر ئێرە هێندە شلووقە بەڕاستی باشم گوێ لە قسەکانت نەبوو بەڵام زۆر شلووقە دوبارەی بکەمەوە دەڵم ئەگەر دەکرێت ئەو ئاکسیۆنانەی ئەمڕۆ لە وڵاتەکان کە ڕێژەی زۆر زیاتر لەکانەکە پێتا وایە وڵاتانی ڕۆژاوا سزایان قورستر بێت بە نسبەت کۆماری ئیسلامی؟ وڵاتانی ڕۆژاوا زۆر تاتێت تاسیری ئەفکاری عمومی ئەو حرەکەتانەی کۆلانش کە کردویانە لەو ماوەیەدا هەمووی تاتی تاسیری ئەفکاری عمومی بوو وەختارێکیان ئەم خڕۆشە جەماوەریە دەبینن ئێوە نەت ئەوە لێرە لەو شارە و هەروەها لە باقی شارەکانی ئوروپا ئەوە کە عەرزم کردی لە بەرلین بە بڕوای من تەسیر و کاریگەری زۆر دەبێت و تحتی تاسیری ئەفکاری عمومی بە بڕوای من بەرەوە دەچن کە ئەقداماتێکی جدیتر بکەن بەڵام کاک ئەمیر ئەمە وەکو حمایەت باشە بەڵام ئەسڵی ماجراکە لە خودی ئێراندایە بە پاڵپشتی ئەم خەڵکە مبارزە و اعتراضاتێک کە ئەمڕۆ لە سەراسەری ئێرانە بەردەوامە بە بڕوای من تاین کننده ئەوە و هەموو دیاردەکان نیشانەکان ئەومان پێدەڵنکان مبارزات و اعتراضاتە خەریکە ڕێگە دەپێوێت خەریکە هەنگاو بە هەنگاو دەچێتە پێشەوە بۆ لە گۆڕنانی کۆماری ئیسلامی بە بڕوای من ئەم خڕۆشە دەتوانێت ئەو تەسیر و کاریگەریە ببێت بە تایبەت لەسەر ئەفکاری عمومی وڵاتانی ڕۆژاوە و بڕوای من ئەوان وادار دەکات کە تەسلیمی جدیتر بگرن بەو لە حازە و لە ارتباطیان لەگەڵ کۆماری ئیسلامی یەکێک لەو خاستانە کە ئەمڕۆ لەم اعتراضاتەدا زۆر بەرجەستە بوو دەرکردنی تاقیرکردنی سفارەتخانەکانی کۆماری ئیسلامی دەرکردنی دیپلۆماتەکانی کۆماری ئیسلامی وەکو هێلانەی تۆرۆریزم لەو وڵاتانەدا خاصێ بوو کە بەشی زۆری خەڵک کە لەم تەزاوراتە بەشداریان کردبوو دووپاتیان کردەوە خوازیاری بوون و بڕوای من گوشار دەخاتە سەر وڵاتانی ڕۆژاوا کە ئەقدامێکی جدیتر کەم بەو لە حازەوە. بەڵێ زۆر سپاس کاک جەماڵگیان بۆی کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی زۆر سپاس. هاوڕێ ئەمیر ئەگەر هاوڕێ ئەمیر من فقط یەک دقە وەختم دەوێت خانمێکی فارزبان لێرەیە ئەویش دەی هەوێت دەنجی خۆی بگەێنێت و دوجار من میگ ئازاد دەکەم بۆ هاوڕانی تر. ما امروز اینجا هستیم در همبستگی با تمام مردم ایران مخصوصا زنها و دخترای شجاع و دلیر ایران که نشون بدیم که با اینکه ما اونجا در کنارشون در کف خیابونا نیستیم ولی اینجا هر لحظه هر ثانیه باهاشون هستیم و تمام سعی خودمون رو میکنیم که به سوئد و اروپا نشون بدیم که ما پشت مردم ایران هستیم و در کنارشون لحظه به لحظه تنهاشون نمیذاریم. امروز تمام ایرانیایی که اینجا هستن فقط یه چیزی رو میخوان، هیچ قومی، هیچ مذهبی، هیچی برای ما مهم نیست، فقط برای ما مهمه که ایران رو از دست این ظالمان پس بگیریم. همین. مرسی.
خیلی سپاسگزارم. درود بر شما. بەڵێ کاگە میرجان ئێستا کاکامرانمان لەگەڵە لە ئەگەر دەکرێت خۆشتان لەسەر هێڵ بمێنەوە چون کاکامرانی ئەویش ئاگادارمان کاتەوە. کاکامران دەنگی مەتان هەیە؟ کاکامران ئەگەر دەنگی منتان هەیە؟ بەڵێ هاوڕێ کاروان ئەگەر ئاگادار بی لە ئۆتاق فەرمان دەنگی کاکامران بۆ من نایە. هاوڕێ ئەمیر ئەو کاتەوە باش هاوڕێ ئەمیر سڵاو لە خۆت لە ستافی کۆمەڵە تێوێ و بینەرانی عەزیز و هەمچنین هاوڕێیانی عەزیزم لە یۆتۆبۆری. بەستا کامران ئەگەر دەکرێت راپۆرتێکمان لە شاری سەپۆڵ پێ بدەیت هەر ئێستا لەگەڵ کاک ئەیوب براتان کە لە بەری یۆتۆبۆری راپۆرتێک لەسەری پێداین پێشەی بەشدار پشتەوێت زۆر باشە. بەڵام دیارە ئەوەش ئەگەر دەکرێت راپۆرتێکمان پێ بدەیت بزانین لایەنە سیاسیەکان هەندە بەشدار بوون. بەڵێ بەڵێ هەر وەکی دەزانن دیسان لە سلسلە ئەقداماتە جەماعەت میتینگ‌های پشتیوانی و مەحکومکردنی حکوومەتی نەگریسی جمهوری ئیسلامی لێرە ئەو جوانانی شاری ستۆکۆڵم دراوە وەلی بۆ هەر وەکو دەبینن زۆرێک لە ئەحزاب و سازمانهای سیاسی لە ئێران و کوردستان بەشداری ئەم تەجەموعە بوون باوەجودی ئەوەی کە خەڵکێکی یەکجار زۆر لێرەوە لە دوێنەوە ڕۆشتون بەرەو تەجەموعی بەرلین وەسای کراوە فوکوس لەسەر ئەو تەجەموعە بکرێ و هەرچی زیاتر تێدا دەیکەدا بێت بۆ بوونەتەوە شعار و کاکامران ئاتێدا لەم چەند ڕۆژێوە لە هاتووەتە پێش ئەوی شعاری ئەوەیە کە پارلەمان ڕوو بە پارلەمانە دەڵێ بێزەحمەت یاک سنگم بەسادن یعنی سفارەتەکان ببەستن سفارەتی ئێران سەفیرەکانتان لە ئێران بخێننەوە واردی کارهای عەمەلی بن ئەوە نەتەنیا خەڵکێک کە لێرە کۆبۆتەوە بۆ سازمان ئەحزابی سیاسی ئێران بەگشتی کوردستان هەموو ئێران وەکو نمایندەی پارلەمانەکان کە دەن لێرە قساکەن نوێنەری ئەحزاب و چەقۆنگەکانیان ئیتر ئەوانی ساتوونەوە کەوتونەتە سەر ئەو شوعارە و لە حاڵەتی ساردهێنان بۆ پارلەمان بۆ دانی هەمچین بڕیارێک. بەشداربووان ڕێژیان زیاتر دەبێت. هەڵوێستی بیرروڕای گشتی چۆن بووە تا ئێستا دیارە کە ڕۆژ بەگە ڕۆژوانیش هەڵوێستێکی باشتر و ئینسانی تریان هەیە ئەگەر دەکرێت ئێستا پێمان بڵێ. هاوڕێ کاروان دەنگی من دەچێت بۆ کاک کامران یان نا؟ کاک کامران ئەگەر دەنگی منت هەیە ئاگادارم کە. هاوڕێمی بەڵێ بەڵێ ئێستا دەنگم هەیە نازانم لەکوێ قسەکانەوە قەتاع بووم. ڕێژیان زیاتر دەبێت. ئەم هەڵوێستەی بیرروڕای گشتی تا ئێستا چۆن بووە پێتان وایە ئەمڕۆ زیاتر نەبووە لە خودی ئەم هاوڵاتیانی کە لەم شارەدان؟ بەڵێ لە پێشەکی من داوای لە گرتنەکەم دروست ئەم وەزعیەتەیە لەو مۆقعەتەوە من لێم لە ساعاتی تەجەموعاتە وەزعیەتی ئینترنێت زۆر خراپ دەبێ نازانم دەستگا ئەمنیەتەکان ئێرە بە هەر دەلیلێک ئەم کارە دەکەناچێت اتفاقیەکەوە بۆ دەلیلەیە قەت وەستی دەن ساڵ دەبێت. بەڵێ من قسەکانی هەورە جەماڵم جۆ لێ بوو زۆر تاییدی ئەو قسانە دەکەم ئەو نوعەتە جەماعاتە لەسەر هەڵوێستی عمومی لەم وڵاتانە یەکجار زۆر تاسیری هەیە. ئەنێ تۆ نابینی خەڵکێک کە لێرە بڕوا ڕەت بێ ئەمە نەبینێ وەلی شەو لە ماڵە ئینتیزاری نەبێت لە ئەخبارەکەیدا تەلەڤیزیۆنی دەوڵەتەکەی باسی نەکاتەوە خەڵکە بۆ لەوێ کۆبووتەوە داواکاری چییە و هەموو ئەو پێکاتانە ئەوە دێنێ کە بێتە فشارێک بۆ سەر
هەروەکو دەفەی پێشش وتم لەسەر میدیاکان لەسەر پاڵەمانەکان کە ئەمانە لە حاڵەتی مەحکومکردن بێنە دەرەوە واردی هەنگاوهای ئەمەلی بن. شتێکی دیکە کە ئەم ڕێژەیە زیاد دەکا و لە کوردا قازانجی گیاندۆ بێمە لە ماوەدا ئەویش هەمبەستگی و اتحاد و هەودڵی بینی سازمانەکان و ڕەنگەکانە کە وردە وردە ئەڵبەتە ئاغازە وەلی خەریکە ساز دەبێت لە دەرەوەی وڵات. یعنی ئەمن و هەمبەستگی وا لە ئێران هەیە هەمویان یەکدڵ دێنە خیابان لێرە وای کردو کامانی ئێرش و ئێمەمانندیش دەرس وەرگین و منافعی حزبی سیاسی ایدئولۆژی خۆمان وەلایەگرین منزورم بەگشتیە و هەودڵ و هەوپەیمانتر بینە مەیدان ئەگەر چاو لێ بکەی لە ڕەنگی پەرچەمەکان و لە ئەنواعی شعارەکان ئەبینی کە هەمچین شتێک پێشتر سابقەیەکی وای نەبووە لە دەرەوەی وڵات و ئەوە زۆر کومەگەکە. بەڵێ دیارە کاکچیا لە کاکچیا محەممەدی لە وڵاتی ئەڵمان لە شاری برلین لەگەڵمانە. کاکچیا ئەگەر دەنگی منەتەیە فەرموو. کاکچیا ئەم کاتت باش دەنگی منەتەیە. سڵاو ڕێز و حرمەت کاک ئەمیر بەڵێ من گوێم لێتانە. زۆر سپاس کاکچیا تان لێ ئاگادارمان بکەیت ئەو جۆری بەشداربوو زۆر لەوە زیاتر بوو کە بینی لێ دەکراوە ئەمە مایک لە اختیار جنابتون گزارش ڕاپۆرت هێمان پێ بدەیت. سڵاو ڕێزم هەیە بەر لە هەموو شتێ بۆ خۆتان و سەرجەم هاوڕێیانی پێشمەرگەی کۆمەڵە و توا بینەرانی تەلڤیزیۆنی کۆمەڵە هاوڕێ ئەمیر ڕاستەکەی بە پێی مەزنەی کە چە پۆلیس و چە ڕێکخەرانی لێکیاندا بووەوە ئێرە بەشداروان زۆر زۆرن دەیان هەزار کەس ئەمڕۆ لێرە بەشدارن. ڕاستەکەی پێم وانییە کەس بزانێ ئایزە دەقیق بێڵێ دەیان هەزار کەس بە جورئەت دەیان هەزار کەس لە هەموو چین و توێژ و گرایش و بۆچوون و ڕێکخراوێکی سیاسی و لێرن و لە چە لە بواری دوورشمەوە چە لە بواری ئاڵا و بەشداری لۆگۆی حزبیە و تەنەوع و بەربڵاوێکی یەکجار زۆری هەیە. میدیای ئالمانی و میدیای سەراسەر ئوروپا ئەمڕۆ هاتوون تایبەتەن بۆ ڕووماڵکردنی ئەم ئاکسیۆنە یانێ تواو میدیاگەل نێونەتەوی و گرنگی دنیا ئەمڕۆ لەسەرم ئاکسیۆنە بوون. ڕای عمومی ئالمان بە شدت بە زۆری لە سۆسیال میدیا لە ڕاگەیاندنەکان لە مەجلات لە تەلڤیزیۆنەکان لە هەرچی جێگا تایبەتەن فوکوس لەسەرم ئاکسیۆنەی ئەمڕۆ بوو کاک ئەمیر. بەڵێ کاکچیا پێتان وایە ئەم ئاکسیۆنەی ئەمڕۆ چ دەنگدانەوەیەکی دەبێت پێت وایە ئەم وتار و شت فێڵم پێشکەش کراوە لەوێدا یا دەستپێکی ئاکسیۆنەکەیە ئایا وتارەکان لەوێت ویستەکانیان چی بووە داخوازەکانیان چی بووە؟ کاک ئەمی گیان ڕاستیەکەی لێرە هێشتا وتار پێشکەش نکراوە لە شوێنەکە و دەستمان پێ کرووە خەڵکەکە ڕێککەوتون لە دەستپێکی ئاکسیۆنەکە هێشتا نەگەیشتوینەتە شوێنی کۆبوونەوەی سەرەکی و ئەسلی کە لەوێ وتار دەست پێ بکات و قسەباسی ڕسمی و فەرمی یا بەیانێکی ڕسمی لەلایەن ئاکسیۆنەکە و یا کۆبوونەوەکەەوە بڵاو بکرێتەوە. ڕاستەکەیت هەر لە کاریگەریەکە هەرەوە بێژم ئەوەی میدیای نێونەتەوەی و گەورەی دنیا هەست ئەوەی میدیای گەورە بچووکی ئالمان هەست ئەمڕۆ لێرن بۆ ڕووماڵکردنی دەنگدانەوەیکی یەکجار زۆری نێونەتەوەی بووە ئەوەی ئەمڕۆ لە تواو وڵاتانی ئۆروپایی و لێرە بەشدارن ئەمڕۆ لە هەموو وڵاتێکەوە هاتوون سەرڕای ئەوەی کە لە هەموو وڵاتێکیشە خەڵک شۆڕشکێڕان و ئەوانەیە کە دڵیان بۆ شۆڕش لێدا ئاکسیۆنی خۆیان هەیە بەس ئەوانەیە کە توانیویانە هاتوون ئەمڕۆ لێرە ئێمە جیاواز لە شۆڕشکێڕان یا چالاکانی سیاسی وڵاتی ئالمان بلژیک فەرانسا هۆلاند لە سوێد و دانمارکیشە و خەڵکێکی زۆر یەکجار زۆر هاتوون ئەمڕۆ لێرە بەشدارن. ئەم ڕێپەوانە بەرەو کوێ دەچێت کاک چیا و لە کوێ کۆ دەبنەوە؟ ڕاستیەکەی لە مەیدانێکی ناوەندی شاری برلین پایتەختی ئەڵمانەوە دەستی پێ کردووە
و بەرەو شوێنێکی ترە چێت دەقیق من ئێستا ناوەکەی بڵێم نازانم بەڵام یەکێ لە خیابانگەل و مەسیرگەل سەرەکی و ئەسڵی و قەدیمی شاری بەرلینە کە ئێستا ئەو ڕێپەوانە دەیان هەزار کەسیە لەوێ و دەقیق نازانم ئەو سەری مەسیرەکەمان ناوی چێ بەڵام ئەویش یەکێ لە شوێنگەل گرنگ و مێژویی و بەناوبانگی شاری بەرلینە کە معموڵەن ئەم جۆرە دێمە و کۆبوونەوانە لەوێ تواو ئەبێ واتە هەر جۆرە ڕێپێوان هین خەڵکی کوردستان ئێران یا هەر وڵاتێکی تر بێ معموڵەن ئەگەر ئاوا گەورە بێت هەر لەم مەسیرە تێپەڕەوەن خەڵکو بەرەو ئەوێ ئەڕۆن هەر لە ناوەندی شاری ئالمان شاری بەرلین شوێنێکمان هەیە لەوێ کۆبینەوە کاکچیا ئەو شوێنەی کە کۆ دەبنەوە دیارە لێ وتارەکان پێشکەش دەکرێت دیارە لایەنە سیاسیەکانیش لەوێ وتاری خۆیان هەیە لەلایەن ڕێکخراوی خۆمانەوە ئەسەن نۆبەت گیراوە بۆی کە وتار پێشکەش بێت کێ وتارەکە پێشکەش دەکات ئەگەر هەیە ڕاستیەکەی کاک ئەمیر پێم وان نەبێت نۆبەت بدەن کە هەر حەزب و ڕێکخراوی کەسێ بڕاتێنە قسەکە چونکە بە شێوەیەکی بەربڵاو بە قەوڵی معروف گوستەردە خەڵک و ڕێکخراوی سیاسی لێرە بەشدارن ئەگەر بەڕای من بەر حەزب و ڕێکخراویگیش تەنها چەند دقیقە وەخت بدەن زۆر درێژە ئەکێشێ بۆیە پێم وانە بێ ئیجازە بدەن یان ڕێکخەرانی ئەو گاردەبازەیان بێ کە لە هەموو حەزبێک کەسێک تانێ قسەکات ئەگەر شتێک وابوو دڵنیا بن لە گزارشی تەکمیلیە ئاگادارتانەکەینەوە زۆر باشە کاکشایی پرسیاری دیکە ئەمر بۆ ئەم ئاکسیۆنانە پلانی دیکە هەیە هەموو کردوتانەتە هەموو شەمبەیەک یا پلانی تر هەیە تا ئێستا دیکەمانە زۆر جار ئاکسیۆنەکان ئەگەر دەکرێت ڕوونکردنەوەیەکی ترەوە بێت ڕاستەکەی کاک ئەمیر بەهۆی بارودۆخی ژیانی خەڵک لێرە زۆنینەی بێکاری ئەگەر بکرێ هەمزەمان کە قسە دەکەی تەسویری بەشداربوانیش نیشان بدەیت زۆر سپاست دەکەیت ڕاستیەکەی کاک ئەمیر ڕاستیەکەی بەهۆی بارودۆخی ژیانی خەڵک لێرە معموڵەن ڕۆژانی شەمە ئەمنەوە ئاکسیۆن و بەرنامانە بەڕێوە دەچێت چونکە ئەو ڕۆژی شەمە لە سەرڕای ئەوەی کە هەموو شوێنێک کراوەیە بەڵام زۆرینەی خەڵکیش وەختی ئازادیان هەیە بۆیە ئەم ئاکسیۆنانە معموڵەن ڕۆژانی شەمە بەڕێوە ئەڕوات وەکو پلان بڵێ پلان هەیە دیسان بەردەوام ئەبین و بەش معموڵەنیش بازم ئەڵێم ڕۆژانی شەمەیە گەرچی جاری وا شوێن شتێکی دەمودەست پێش تێ وەکو ئەو ڕۆژێک کە ڕژیم زیندانی ئەڤینی ئاگر تێبەردا خەڵک لێرە جەمە بوونەوە لە زۆر شاری ئوروپا ئاکسیۆن کرا وەسەتی هەفتە بوو بەڵام بەڵێ هەم پلانمان هەیە بۆ هەفتەکانی داهاتوو شەمەکانی داهاتوو و هەم ئەگەر هین بێت بوو ئەوەی کە زۆرینەی خەڵکتان بەشدار بن هەر ڕۆژانی شەمە بەڕێوە ڕوات کاکچیا لە نێو بەشداربوواندا دیارە لە ئاکسیۆنەکانی تریشدا باستان کردووە کە هاوڵاتیانی ئاڵمانیش بەشداری ئەم ئاکسیۆنانە بوون ئەمڕۆ ڕێژەیان چۆن بووە زیاتر بوو کەمتر بوو ئەگەر دەکرێت لەسەرەوەش قسەمان بۆ بکەیت ڕاستیەکەی کاک ئەمیریان ئەمڕۆ یەک دوو ڕێکخراویان حزبی چەپی ئاڵمانی لێرە بەشدارن ئانارشیستگەل ئاڵمانی و وڵاتانی تریش ئەمڕۆ لێرە بەشداری ئەم کۆبوونەوە بوون ڕێژەی بەشداریان لە باقی خەڵکی ئۆروپی فرەتر بووە ئانارشیستەکان گرایشێک هەیە پیان ئەڵێن ئۆتۆنۆمەکانیش گرایشێکی چەپن ئەوانیش ئەمڕۆ لێرە بەشدارن بەڕای من لە توول چەند ساڵی ڕابردووە ئەمڕۆ لەم کۆبوونەوە لەم ئاکسیۆنە زۆرترین ڕادەی بەشداری خەڵکی ئوروپایی و حتان غیر ئوروپایی ساکن ئێرە بەشدار بوون زۆر باشە دیارە بەو جۆرەی کە ئەمە ڕێژەی بەشداربووان ئاوا بەرچاوە دیارە ئەو هاودڵی و هاو ئاهەنگی و یەکگرتوویە تا ئێستا زۆر چاکچۆکە پێش بڕای ئێوە تا چەندە و یەکگرتنا ئەم هاودڵی و هاوپشتیە کە هەموو لایەنەکان هەموو ڕێکخراوەکان تاکییان پێتاوایە بەردەوام دەبێت ڕاستیەکەی کاک ئەمیر هەمووی ئەم جۆرە کۆبوونەوە و هاودڵی و هاوکاریانە و وەکو چۆن بڵێ دارێک لەسەر ڕیشەی خۆی هێز و وزە وەرەگرێت لە کۆمەلگای ئێران و کوردستانەوە هێز و وزە وەرەگرێت ئەگەر لەوێ خەبات هەبێت
بە دڵنیایی و لێرەش پشتیوانەی هەیە هاوکاری هەیە و کاری دیکە ئەکرێت وەتەن ئەو هاوکاری ئێمە ئەو بە یەکۆ کارکردنەی چالاکانی سیاسی کوردستان و ئێران وای کردووە خەڵکانێکی ئەوروپایی و خارجی فرەتر بەشداری کۆبوونەوەکان من بەشداری خەبات و مبارزەی دەرەوەی وڵات بن. زۆر باشە ئەو جۆرەی کە ئێوە خۆتان باسی لێ دەکەن پەیوەندیەکان تا ئێستا باش بوو کە هیواداری هەروە بە باشیش بچێتە پێش. ئەگەر کەسانێک لە نزیکن وەدایان هەوێ قسە بکەن مایک لە اختیار خۆدا کاکچیە نزیک هاوڕێیان یەک دقیقە بەڵێ ئەمەی کە ئێستا دەیبینین بەرلین شارێک لە وڵاتی ئەڵمان کە پایتەختی ئەوەیە ڕژێکی زۆر بەرچاو بەشداری ئەم بوو. داره کردی حرف میزنه. مشکلی نیست. اوکی. خب. اینجوری. سلام رفیق عزیز، درود به شما، درود به همه عزیزان. درود بر شما، بفرمایید. قربان شما. ما در برلین هستیم. جمعیت وسیعی به نظر میرسه بیش از 150,000 آدم شرکت کرده با افکار و اندیشه های مختلف. ما اینجا همه هستیم که امید بدیم به عزیزانمون در ایران و از اونها امید و انرژی بگیریم. ما اینجا هستیم که به تمام عزیزانمون بگیم ما پشت شما هستیم تا سرنگونی این رژیم. خیلی ممنون از شما. خیلی سپاسگزارم. درود بر شما. قربان شما. زنده باشید. مرسی. هاوڕێگیان گیان کاکچیە کاکە من کاتم هەیە بڕۆمە لای خەڵکی تر بەڵێ ئەگەر هاوڕانی خۆمان سەرچاو دقەی کاتم سەبکەن کاتمان هەیە زۆر باشێمە لەگەڵ کاکچیا دەبین هەروە لەسەر هێڵ تا دەگاتە لای ڕفیقەکان کاوە Flores. الو تنگینیم سلااو ڕێز بۆ هاوڕیانی خۆشەویست بۆ بینەرانی خۆشەویست ئێمە لە تەزاوراتێکی زۆر گەورە لە برلینە بەشدار بووین وەکو کۆمەڵە ڕێکخراوەی کوردستانی حزبی کۆمۆنیستی ئێران و هەروەها حزبی کۆمۆنیستی ئێران ئێمە لەبەر پشتیوانی پشتگیری لە خەڵکی ئێران کە هاتوونە سەر شەقام و ئەو احتساباتەی گەورەکە لە سەراسەری ئێرانە بەڕێوەچێت پشتگیری خۆمانەکەین حمایەتی خۆمانەکەین و نەتەنها لەم ئاکسیۆن و تەزاوراتی گەورە بەڵکو لە هەر تەزاوراتێک کە بۆمان ئیمکانی بێ بەشدارە بین و حمایەتی خۆمان لەو خەڵکە نیشانە دەین و ئەمە جێگەی ئومیدێکە لە ئێرانە و بەتایبەت لە کوردستانە ئێمە شۆڕشێکە بینی شۆڕشێکی گەورە انقلابێکی گەورە و ئەمە جێگەی ئومیدە بوو گشتمان بۆ هەر ئینسانی ئازادیخواه و بەرابەری تەڵەب هەر بژین. زۆر سپاس. کاکچیا کاکچیا هەروە لەگەڵمان لەسەر هێڵ بمێنە دەچین وڵاتانی دیکە پەیوەندی مەبچرانە ئەگەر فێقەکانە دی هاوڕانی ترە دی لە لای خۆدانە دوای دێن لەگەڵ ئەوانی شەر قسە دەکەین. باش هاوڕێگیان فەرموون. زۆر سپاس. هاوڕێک کاروان لە وڵاتەکانی تر ئەگەر کەسەیە لەسەر هێڵ بێت بێنینە سەر خەتوو بە ئاگاداری ئەو بین. ئەم کاتت باش هاوڕێ کاروان ئاگادارم کە ئەمە لە کام وڵات پەیوەندیمان پێویژی داوە. نازانم فرسەتۆ کردا هەر وەقتی ئەجنەوی دەرێ ئەرێ ئادەم پیشنهادەکە لە کە جمما کاتۆ ڕەدیفە من مشکڵێکم نییە ئۆرگانیزەکە بێژە بەخۆن کاگەی بیان دەنگی منت هەیە من نامە خەمەتە تۆ جەمیان کەرە کابی ژەنگیان سڵام چاکرین خۆشی سڵامەتی چاوم ڕۆشنەوە خۆشی ئەحواڵت ڕەکە سەرحاڵی خۆشحاڵمەت بینم بە سەرحاڵی ئۆکەی کاگەی دەنگی منتان هەیە بەڵێ کاگە میر هاوڕێ میر فەرموو
ئاخرین راپۆرتمان لێ پێ بدەی کاگەیوتن دەچینە لای ڕفێقەکانی تر. هاوڕێ ئەمیر وەک پێشتر ئەرزمان کرد لە خزمەتێ و بینەرانتان و هاوڕێیانی دیکەش کە هاتن قسەیان کرد ئەمڕۆ ئەم ڕێپێوانە لە درێژەی فەراخان و اقتصاباتی گشتی ئێران بڕێوە چووە بە بەشداری بەڕاستی دەتوان بڵم دەیان هەزار کەس لە هەموو جۆر لە هەموو ئەقشار و لە هەموو ڕنگ و وێنەکانی کۆمەلگا لێرەلی بەشدار بوون و بەشدارێکی بێوێنە کە منیش وەکو ڕفێقەکانی دیکە هاوڕام لەوەی کە ئەم جۆرە تەجەموعانە بە تەواوی گوشار دەخاتە سەر دەنگ و دەسەڵاتی زلهێزان لێرە لە ئەوروپا و لە وڵاتانی ڕۆژاوا و ناچاریان دەکا بەوەی کە چون هیچ ڕێگەیشیان بۆ ناهڵێتەوە ناکرێ جوە لە دەنگ و ڕەنجی ئەفکاری عمومی نەگرن هیچ ڕێگەیەکیان بۆ ناهێڵێتەوە لەوەی کە تەسلیمی ڕاو خواستی جەماوەری ئێران و کۆی ئەو خەڵکانە بن کە لە ئەوروپاش حزوریان هەیە لەو تەجەموعانە و بە دڵنیایی ئەوەندە بڵێم کاگ ئەمیرکە سەرکەوتن بۆ گەلی ئێران و بۆ ئێمە و بۆ سەرجەم ئازادی خوازان دەبێت. بەڵێ کاگ ئەیوب پێمان لە کامێراکەتدا چاومان بە کاگ متەلب کەوت ئەگەر فکرە یەکەشکەین بەو کە دواتر لەگەڵ ئێوە شاید پەیوەندیمان نەمێنێت بەسەر چاو من بەڵێ لێرە ڕاستەکەی تر خەریکە کۆتاییشی پێدێ بۆیە من ئێستێەوە مایک دەدەم بە کاگ متەلیب و کاگ متەلیب کاگ متەلیب ئەم کاتت باش ئەم کاتتان باش و مادوو نەبن دەستان خۆش بێ ئێوەش دەستان خۆش بێت و مادوو نەبن کاگ متەلیب لە وەزێتی ئەمڕۆ پێمان بڵێ ئاکسیۆنەکەتان چۆندی داوای چکاردانەوەیەکی دەبێت کاریگەریەکانی چۆن دەبێت پێشەکی سڵاو نێرم بۆ خەڵکە شۆڕژگەر و مادوو نەناسە کە بەردەوام لە مەیدانی خەباتان بۆ ڕوخاندنی کۆماری ئیسلامی ئەمڕۆژ وەکو هەموو ڕفیقەکان گزارشیان داوە حتمما لە شوێنای جۆرا و جۆرەوە ئیمڕۆ خۆشبەختانە خەڵکێکی زۆر بە بەشداری چین و توێژەکانی کۆمەڵگا لەوانە ئەحزاب خەڵکی ئازادی خواست هەمووی حزوریان بووە حزوری مەیدانیان بووە ئەحزابی چەپی سوید حزورێکی من خۆم شاهید بووم بەڕاستی لێرە دیمن شعاریانەوتەوە بە سویدی بە فارسی فێر بووبوون لە هەر حاڵ هەمسووییانەکە لەگەڵ ئەو خەباتەی کە لە ئێرانە بەڕێوە چووە بەڕێوە چێ و هیوادارم کە خۆشبەختانە دەنگدانەوە و ڕنگدانەوەی باشیە بووە بە تایبەتەوەی کە لە دەرەوە کرێ جیالەوەی کە حیمایەتە بۆ مبارزینی ناوخۆ زیادەوە بەشێکیشی فشارە بۆ دەوڵەتەکان و حکوومەتەکانی دەرەوەی وڵات کە بتوانن تاسیرپەزیر بن جەهەتگیری سیاسەتیانە بەنسبەت جمهوری ئیسلامی ئێران و تا ئیساش خۆشبەختانە دەستکەوتی بووە دەساوردی بووە هیوادارم هەر بەو شێوە لە مەیدانە بمێنەوە و تا ڕوخانی کۆماری ئیسلامی ئێران ئەو خەباتە درێژەی هەبێت و کە من خۆشببینم بەوەی کە ئەنجامەکەی ڕوخاندنی کۆماری ئیسلامی ئێرانە. بەڵێ زۆر سپاس کاک متەلب ئێمە هاوڕێیانمان لە بەرلین ئێستا لەسەر هێڵن دەی زۆر باشە هەر بژین و مادوو نەبن کاکە دەستان خۆش بێت سپاس بۆەوەش سەرچاو هەر بژین کاگەیان دەستت خۆش بێ زۆر سپاس بۆ ئەوەی کە راپۆرتی ئەمڕۆی یەتۆبوریتدا بە ئێمە زۆر سپاس و مادوو نەبین منیش سپاسیەوە دەکەم هاوڕێیان هەموو لایەک مادوو نەبن و بە ئومێدی سەرکەوتن و پیرۆزی بۆ هەموو لایەکمە زۆر سپاس بۆ ئێوەش بەڵێ هاوڕێ کاروان ئەگەر بچینە لای کاکچیا دەنگی ئێمەی هەبێ کاکچیا دەنگی ئێمەتەیە کاکچیا دەنگی ئێمەتەیە سڵاو و ڕێزم هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتت باش کاکشێ کاگە میرگیان ئەم کاتت باش خۆشحاڵم ببینینتان و سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆن ئێمە شەروا زۆر سپاس بێەوەش زۆر سیاسی کاکشێنە ئاکسیۆنی ئەوڕۆ باس بۆمان لەژەی بەشداربووی ئەم ئاکسیۆنەت چۆندی کاریگەریەکانی دەبێت کاردانەوەی وڵاتانی ڕۆژاوا بەم ئاکسیۆنانی کە بەردەوام بەڕێوە دەچێت تو نەبینی
بەڕاستی من ئێستا لەگەڵ ڕفێقێکتر قسەمە کرد یعنی ئابە و سرعەتە زوو گۆڕانکاری لە ناو کۆمەڵگەی ئێرانیان یا کوردانی دەرەوە زۆر بەرچاوە تۆ ئاپارێکە ئەگەر ئاکسیۆنێکت بگردایت بە زۆر و زەحمەت 200 کەست بۆ خۆ بووەوە بەڵام ئێستا دەبینی بە لانی کەم 20,000 کەس من تا ئێستا ئامارێک نەبینی بەڵام واقعانە و شارە نایگری دێوە دەستکەوتێکە بۆ خەڵکی و کۆمەلگەەوە بە تایبەتیش هێزهایەکی جۆرا و جۆری تایە بلۆکهایەکی جۆرا و جۆر شکلی گرتیە کە بە تایبەتی بەڕاستی ئەوەی کە هێزی پێشکەوتووە ئەوەی کە خوازیاری کۆمەڵگەیکی ئازادە دموکراتە خوازیاری ئەوەی کە ژنان نەچەوسێنەوە زۆڵمیان لێ نەکرێ مۆردی تەبعیز و خشونەت قرار نەگرن زۆر بەرچاوە و حتا واگاداریتان لە نێوی ئەو هێزانەی کە تاریخەن مرتەجعن لە نێوانەیجا پرسی ژن بۆ بە پرسی سەرەکی یعنی ژن ژیان ئازادی ناتوان فەرامۆشی بکەن بەرحاڵەوانە نۆکاتێک بوو کە من دەتوانم لە شارەی پێ بکەم و زۆریش دڵخۆشم کە پشتیوانیەکی ئاوەها گەرم لە بەداخۆ پەیوەندیمان پچرا لەگەڵ هاوڕیان کە لە بەرلین لە وڵاتی ئالمان بوون هەرو جۆری کە بۆ خۆیان باسییان کرد ڕێژێکی زۆر بەرچاو بەشداری ئەم ئاکسیۆنەن و لە وڵاتانە دیکە شەروە ئاکسیۆنەکان بە باشی بەڕێوە چوە و ڕاپۆرت و گزارشەکانیان پێداین هاوڕیانی ئۆتاق فەرمانکە کاروان ئەگەر پەیوەندیمان دووبارە لەگەڵ کاکچیا لە بەرلین بۆەوە حتمما ئاگادارمان کرد ئێستا ئەگەر دەکرێت ڤیددیوەیەک ببینین دوای ڤیددیۆکە دەینەوە خزمەتان پەیوەندیمان حتمما دەبێتەوە لەگەڵ هاوڕیان کە لە بەرلینە
کاکەمیرەوە دەنگی ئێمەتان هەیە؟ بەڵێ کاکچیا پەیوەندیمان لەگەڵ کاکچیا دووبارە وەرگرتوێتەوە. کاکچیا دەنگی ئێمە هەیە؟ کاک ئەمیرەوە دەنگی ئێمەتان هەیە؟ بەڵێ دەنگی ئەوان هەیە، فەرموو. کاک ئەمیرگیان باشی؟ سڵاو کاک عادڵ، ئەم کاتتان باش. هەموو کاتان باش کاکیان ماندوو نەبن. زۆر سپاس کاک عادڵ، دیارە ئەمڕۆ خۆشتان ئاگادارن لە زۆربەی وڵاتەکان ئاکسیۆنەکان زۆر بە ڕێژەیەکی بەرچاو بەڕێوە چووە، بە تایبەت ئەمڕۆ لە شاری بەرلین ئاکسیۆنەکە ڕێژەی بەشاربووی زیاترە لە چاو وڵاتەکانی وایە ئەم کاریگەریەکانی و کاردانەوەکانی چۆن دەبێت؟ من پێم وایە یەکگرتووی تەنها مەحدود ناکاتەوە بە ناوەوەی وڵات کە ئێستا شکلی گرتووە و ئەزانی جمهوری ئیسلامی بە چالش کێشانووە، بەڵکو لە دەرەوەی وڵاتی لە وڵاتایی دۆراجۆ کە ئێستا لە ئەڵمانە و لە شاری برلین ئەو لێرە شکلی گرتووە کە مخالفینی جمهوری ئیسلامی و ئازادی خوازانی خارجە کشوەریش وحدەتێکی زۆر باشیان تەکێناوە کە بە باوەڕی منەوە پشتیوانی بەڵێ بەدەخەوە دیارە ئەم کێشەیە هەر لە بەرلین نییە، لە چەند شارێکی تریش لە چەند وڵاتی تر ئەم هێڵی ئینترنێت لاواز بوو. ئێمامە بۆ چەندمین بار کە لەگەڵ بەڵێ دیارە دووبارە پەیوەندیمان پێوە گیراوە. کاکچیا فەرموو پەیوەندیەکە پشرا بەڵێ کاک عادڵ لەگەڵا ئەویش حەزەکات تۆزە قسەکە لە سەبارەت بە ئاکسیۆنە. ئەگەر دەکرێت بە کاک عادڵ بڵێ ئێمە دەنگی نەما، کاک عادڵە دەگە لە پەناما بوو. کاکە میرگیان سڵاو لێبێ. سڵاو لێبێ، ئەم کاتت باش. ئەو کاتیش باشە. هەموو خەڵک هاتوون لە هەموو وڵاتانە و دش بە ڕژیم بەشداریمان کردووە دش بە ڕژیمی کۆنەپەرستی ئیسلامی هەموو لە وڵاتانە و لە هاتوین لە برلینە هەمومان جەبە بووینە سەو دش بە ڕژیمی کۆنەپەرست بۆ اعترازاتی سەراسەری خەریکی خۆمان نیشانە دەین بۆ ئەوەی کە بەشداری بکەین بۆ خەڵکی کوردستان، کۆمەک بە خەڵکی کوردستان و ئێران. زۆر زۆر سپاس. کاک چیا ئەگەر دەکرێت ئێمە لە نیوەی قسەکانی کاک عادڵدا پەیوەندیەکەتان پشرا، ئەگەر کاک عادڵە لێ نزیکە دووبارە مایکەکەم دێوە. کاک عادڵ هاوڕێیان ئەڵێن قسەکان قەت بوو بەردەوام بێ بەقێکێک. قسەم پێ نییە. کاک عادڵ بەڵێ کاکە میرگیان دەنگت تۆزە زەعیف دێ بفەرموو. بەڵێ کاک عادڵ ئێمە لە نیوەی قسەکاندا دەنگەکەت نەماوە دیارە هێڵی ئینتەرنێتان لێ زۆر زەعیفە، فەرموو. عەرزەکەم ئەوە بوو کە ئەم یەکگرتوویە جەماوەریەکە لە وڵاتانی جۆراوجۆ شکلی گرتووە و ئێستا نمونەیەکی لە ئاڵمانە بینین، پشتیوانیەکی عەمەڵی و معنەوی زۆر باشە بۆ ئەو خەباتێکە کۆڵانی خەڵک لە ناوەوەی وڵات بەڕێوەی ئەبەن و بۆ ئاگاداری ئێوە و بینەرانیش ئەو ڕۆحی یەکگرتوویە و بە مەیدان هاتنی نەتەنها ئێرانیانی دانیشتووی دەرەوەی وڵات بەڵکو کۆمەڵێکی یەکجار زۆر لە کەسانی لێرە بۆ ئاڵمانی لە کانەدا چەند ڕۆژدەوە پێشکەگیرا زیاتر لە 50,000 نەفەری کۆ کردەوە کانەدایی وەلا ئاخر پەیوەستە بن بەم حرەکەتەوە عەمەڵان خەریکە بە بزوتنەوەیەکی بینەلملەلی تەبدیلە بێ و ئەوە بە تاکیدەوە یارمەتی کۆمەڵانی خەڵکەکە لە ناوەوە. بەڵێ زۆر زۆر سپاس کاک عادڵ، سپاس بەوەی کە بەشداری ڕاستەوخۆی تلڤیزیۆنی کۆمەڵە بووی. کاک چیا من لە تەسویرەکەدا کاک ئەحمەد ساڵحیم دی، ئەگەر دەکرێت مایکەکە بخێ اختیار ئەویش چەند دەرنیچ. باش یەک دقیقە کاک ئەمیرگیان. بەڵێ زۆر سپاس. کاک ئەمیرگیانەوە کاک ئەحمەدی ساڵحیمان لەگەڵات. بەڵێ بەڵێ زۆر سپاس. هاوڕێ ئەمیرە و کاتێک باش. سڵام کاک ئەحمەد، ئەم کاتت باش.
باشتر بۆ ئێوە لە خدمەتم فەرموو. لە خزمەتدام کاک ئەحمەد ئەم پرسیارم لە کاک ئازڵیش کرد دۆخەکە ئێستا چۆن دەبینی ئەمڕۆ ڕێژێکی زۆر بەرچاوە لەم ئاکسیۆنە پێتان وایە چ کاریگەریەکی دەبێت لەسەر ئێستا بە خۆتان دەزان ئەم پاڵپشتیە لە ئەم خۆپیشاندان و ناڕزگاراتیانێک کە ئێستا لە ئێران لە ئارادایە کاریگەریەکانی ئەگەر دەکرێت باس دەزانی جەماوەرێکی یەکجار زۆر بێ ئەوەی کە لەوانەیە هەماهنگگیەکی تایبەتی بۆ کرابێ ڕاهبەریەکی یەکدەستی هەبێ بەڵام هەمووی وەسەرێک کەوتۆتەوە و لێرە بە هەماهنگگیەک و هاودڵیەکی بەرچاو پشتیوانی دەکەن لە ناوەڵاتیەکانی ناوەوە و ئەوە بێگومان دەتوانێت تەسیری زۆر باشی هەبێ بەڵام لە هەمووی باشتر کە هەتا ئێستا تێیدا کەم ڕەنگە بەداخەوە ئەویش ئەوەیە کە بتوانین دەسەڵاتدارانی ئەو وڵاتانە بە قەناعەت بگەێنین کە کۆنسولگەریەکانی ئەو ڕژیمانە کۆکەنەوە داخەن کونسولەکانیان وە دەرنێن کە بەداخەوە ئەویان نەکردووە و ئەو فشارانەشە تا ئێستا عنی باوجودی ئەوەی کە باس دەکرێ فشار دەهێنی دێرە بۆیان بەڵام نەتوانراوە ئەوە ینی بە حقیقەت دەربێ من پێم وایە لەگەڵەوەیدا کە خودی هەماهنگگیەکە زۆر تەسیری هەیە بەڵام باشترین تەسیر دەتوانێت ئەوەیان بێ کە هیوادارم هەرچی زووتر بتوانین ئەوەش بە سەرنجام بگەین. بەڵێ زۆر زۆر سپاس کاک ئەحمەد ساڵحی سپاس من داوای لێبوردن دەکەم کاک چییە کاتی بەرنامەکەمان ڕوو بە کۆتاییە پێمان باش بوو زیاتر ماگەیەکیان ئێوەدانەی لە کۆتاییدا ئەگەر شتێکتان هەیە بۆی کە راپۆرتەکە کامل بێت دواتر حتمەن بێنەمان بۆ بکرێن بیدەن کە لە درێژەی بەرنامەکاندا حتمەن ئێمەش ڕای بکەینەوە بینەرانی ئاگادار بکەین. کاکە میرگیان سپاس بۆ کاتێک کە لە اختیاری ئێمەتاندا ناوتانیمان بینە ناو بەرنامەی ڕاستەوخۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵە دیزان سەری و ڕێز و نەوازشدانین بۆ خەڵکی خەباتکار و خۆراگر و شۆڕشکەری ئێران و کوردستان وە دڵنیایم ئەم خەباتە ئەگەر بەردەوام بێ ئەو یەکگرتوویە لە ناو خەڵکا بە تایبەت هەیە ئەگەر بەردەوام بێ بە هێزی خۆیان کۆماری دژی مرۆڤی ئیسلامی ئێران کە هیچ لەویش بەهێزتر ئەتوانن لە ڕیشە هەڵکەن و بیسووتێنن لە ناوی بوون بە دڵنیاییەوە یەکگرتنی خەڵک بەردەوامبوونی خەڵک لە خەباتە لە هەر هێزێکی دەرەکی بۆ لە ناوبردنی کۆماری ئیسلامی بەهێزترا بژی یەکگرتووی خەڵکی کوردستان و ئێران بژی خۆڕاگری و خەبات و سەرکەوی شۆڕژی ئێران و کوردستان. زۆر زۆر سپاس کاک چیە حتمەن ڤیدیۆمان بۆ بگرن کە بتوانین بگەینە دەست هاوڕانی بەشی مونتاژ کە لە درێژەی بەرنامەکاندا ئێمە توانین بڵای بکەین. سەرچەند هاوڕێگیان ماڵەوە. زۆر سپاس بۆی کە گزارش و راپۆرتی بەرلینیاندا هاوڕێیان لە وڵاتی ئالمان. ئاگادارن ئازیزان ئەم ئاخێزە چەخماخی ئەم ئاخێزە بە کوژرانی ژینای جوانەمەرگەوە لێدراوە هەتا ئەم ڕۆژکە 36مین ڕۆژی خۆیەتی هەروە بەردەوامە چ لە ناوەوەی ئێران و لە چ درەوەی ئێران ئاکسیۆنهای جۆرا و جۆر بەڕێوە چوە ئەمڕۆ دیتمان لە زۆربەی وڵاتانی ئوروپا ڕێژەیەکی زۆر بەرچاو کۆمەڵانی خەڵکی ئازادی خواست هاتوون و بەشداری ئەم ئاکسیۆنانە بوون. ڤیدیۆکانمان لە سەبارەت بە مانگرتن و بازار و دوکانی کوردستان کە ئەمڕۆ یەکدەست لە زۆربەی شارەکانی کوردستان بەڕێوە چوو بوو بەدەستمان گەیشتەوە دامانەتە دەست هاوڕێیان لە بەشی مونتاژ چەند ڤیدیۆیەکمان لێ بڵاو کردەوە لە درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵەدا زیاتر بڵاوی دەکەینەوە ئێوەشی لێ ئاگادار دەکەین. من ئێستا بەرەو کۆتایی دەڕۆین ئەم بەشە لە بەرنامەی ڕاستەوخۆکەمان ساعت 8:30 دووبارە بە بەشی ڕاستەوخۆ دێنەوە خزمەتان چەند ڤیدیۆیەک ببینن و دواتر بینەری درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بێت. سپاس بەخێر.